بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لە خوای گەورە دەپاڕێنەوە کە دڵ و دەرونی ئێوەش و ئێمەش پڕکە لە خۆشەویستی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و دڵ و دەروونمان ئارام کاتەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام. وەڵا ئازان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم سەنا هاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵای خۆیۆرتان لەبێ ئەزیزانی ئێمە خوشحاڵین لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە خزمەتی ئێوەی ئەزیز شادەبینەوە. ئەمڕۆژ کۆمەڵێک بەگە بابەتمان ئامادە کردووە، هیوادارین بەدڵتان بێت. وتمان لە یەکێک لە بڵگەکانمانە قساکەین لەسەر گرنگی هەبوونی هۆشیاری یاسایی لەلای خەڵکی. ئایا تا چەندێک گرنگە کە ئێمە وەکو هاوڵاتی بەڕێژەیەک زانیاریمان هەبێت لەسەر ئەو یاسایانەی کە وڵات بەڕێوە ئەبەن، کاروبارەکانمان بەڕێوە ئەبەن و بوونە تەمایەی ڕێکخستنی ژیانمان. بۆ مەبەستە پارێزەرێک لەرە میوانمانە بێت و گفتوگۆی زیاترەکەین لەسەری. خۆی سەنا زۆر جار زۆرێک لە هاوڵاتی کاتێک کێشەیەکی دێتە بەردەم پەنا ناباتە بەر یاسا لەبەرەوەی کە ئەوەندە ڕۆتینات و کۆمەڵشتی هەیە ئیدی واز لە حەق و مافەکەی خۆی ئەهێنێ. ئەمە لەو تۆرێماندا بازدەوە دەکەین کە تا چەند گرنگە بۆ بەدەزێنانی ماف و حەقی خۆت پەنابەریتە بەر یاسا و شارێکی وا دەبێت کە یاسا دەتوانێت سەروەر بێت و دەتوانێت ئەو حەقی کە تۆ لای کەسی بەرامبەرە بۆ دووەر بگرێتەوە. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە چاندن و بەرهەمێنانی گوڵی زعفەران دەکەین. لە ئێستادا کۆمەڵێک ڕۆکناس خەریکن کە ئەم گوڵە بەرهەم دێنن. زین تا چەند کەش و هەوای هەرێمی کوردستان لەبارە بۆ بەرهەمێنانی گوڵی زعفەران وەروها لەو تەورێشماندا باز لەو دەکەین کە بزانین سوودە تەندروستیەکانی چین ئەم گوڵە کاتێکە بەکاری دەین لە زۆرجار لە شیرینی یاخود زۆرجار لە برنج و کۆمەڵێک بابەتی دیکەیە بەکار دەهێنرێت. و لە تەوری سێمی بەرنامەکەماندا کە پێدەنینە مانگی مەولودە و یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم باز لەو دەکەین کە چۆن خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵ و دەروونماندا بچێنین و وا بکەین شوێن کار و کردەوەکانی ئەو بکەین و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیمان پێدەبەخشێت و دەتوانین چی پێشکەش بە کۆمەڵگا بکەین. ئەمانە سێ تەوری ئەمڕۆمان کە پێشکەش بە ئێوەی ئازیزیان دەکەین. بڵێکێک دانیال سەرتاش چونە لای کەشوها بزانێتی متەکانی گەرما ئەمڕۆ لە شارەکانی کوردستان لە چەنابن. بەڵازان و خۆشەویستان بۆ ئارامی و بۆ فێنکبوونەوەی دڵ و دەروونمان دەچینە لای سرودێکی ئاینی پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان زانیارێکمان هەیە کە باز لە واتای شارەکانی عێراق دەکات. بزانین شارەکانی عێراق واتای ناوەکانیان لە چیەوە هاتووە؟
لە پێکۆبینەری ئەو زانیاریە دەبین. واتاو ناوی شارەکانی عێراق. بەغداد وشەیەکی فارسیە لە وشەی بۆغداد وەرگیراوە بەواتای خوددا پێداو دێت، بەڵام بە زمانی سۆمەری بەواتای قەڵای داڵ دێت. ئەنبار وشەیەکی عەرەبیە بەواتای کۆگای چەک و تەقەمەنی دێت. ئەنبار کە ئەلە ڕوومادیشی پێدەوترێت بەواتای ڕەنگی زەوی دێت یاخود بەواتای فەسیلەی گورگ دێت. مەدحەت پاشای والی عوسمانی بنیادینە. واسط بەواتای نێوەند یاخود ناوەڕاست دێت، چونکە دەکەوێتە نێوان شاری بەسرە و کوفە و خۆراسان. ئەم شارە والی ئومەوی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی بنیادینە. واسط کە ناوەکەی تری کوتە بەواتای تەلاری نزیک ئاو دێت یاخود بەواتای زەوی بە ئاو دەوردراو دێت. بابل بەواتای دەرگای خواوەند دێت یاخود بەواتای شاری خوری دێت. بابل کە ئەلحلەشی پێدەوترێت بەواتای خشڵ دێت بەهۆی جوانی و دڵڕفێنی دیمەنەکەیەوە. کەربەلا بە زمانی بابلی بەواتای نزیک خواوەند دێت، بەڵام لە زمانی عەرەبی بەواتای زەوی نەرم دێت. ئەلقادسیە ئەم ناوە دەدرێتە پاڵ گوندی قادسیە، ئەو شوێنەی شەڕە گەورەکەی نێوان سوپای ئیسلام و فارسەکانی تێدا ڕوویدا. ئەلقادسیە کە ئەلدیوانیەشی پێدەوترێت بەواتای شوێنی میوانداری دێت. ئەو کەسەی ئەم شارەی بنیادنا ناوی حەمد ئەلحەمود خەزعەلی بوو. نەجەف بەواتای زەویە بەرزەکان دێت، واتە ئەو شوێنەی ئاو دایناپۆشێ. زیقار بەواتای کانی ئاوی سازگار دێت. ئەم ناوە دەدرێتە پاڵ ئەو شوێنەی جەنگی زیقاری لێ ڕوویداوە. زیقار ناسریەشی پێدەوترێت. ئەلناسریە واتە دەدرێتە پاڵ ناسر ئەلشەیقەر، ئەو کەسەی ئەو شاری دروست کرد لە ساڵی 1870 زاینی. میسان ئەم ناوە دەدرێتە پاڵ شانشینی کۆنی سەلوقیەکان، بە زمانی ئارامی بەواتای ئاوی بۆگەن یاخود ئاوی زۆنگاو دێت. میسان کە ئەلعەمارەشی پێدەوترێت دەدرێتە پاڵ ئەو کەسەی ئەو شاری دروست کرد، ئەویش ناوی ئەلعەمارەت البەغدادی بوو. سەماوە بەواتای زەوی تەخت دێت. سەماوە کە ئەلموسەناشی پێدەوترێت ئەم ناوە دەدرێتە پاڵ سەرکردەی عەرەبی ئەلموثەنە ئیبن حارث الشەیبانی. بەسرە لە زمانی عەرەبی بەواتای بەردی سپی دێت، بەڵام لە زمانی کلدانی بەواتای دەرگای بیابان دێت. دیالە لە زمانی سۆمەری لە وشەی دیلاز وەرگیراوە کە بەواتای ڕووبار دێت. دیالە کە ناوەکەی تریشی بەعقوبەیە لە زمانی ئارامی بەواتای پشووی کاروانچیەکان دێت، هەروەها بەواتای پشووی پاسەوانەکانیش دێت. سەلاحەدین دەدرێتە پاڵ سەرکردە سەلاحەدینی ئەیوبی. سەلاحەدین کە تکریتیشی پێدەوترێت لە زمانی ئەکەدی بەواتای قەڵای پتە و مەحکەم دێت، بەڵام لە زمانی فارسی بەواتای ئافرەتی خاوەنی یەک مەمک دێت. کەرکووک لە زمانی سریانی بەواتای قەڵا دێت، بە زمانی سۆمەری بەواتای ئاگری گڕگرتو دێت. کەرکووک کە ئەلتەئمیمیشی پێدەوترێت بەواتای خۆماڵی کردن دێت. مووسڵ بەواتای زەوی پێکەوە بەستراو لە نێوان عێراق و شام دێت. مووسڵ کە نەینەواشی پێدەوترێت وشەیەکی ئاشووریە بەواتای خواوەندی ماسی دێت. هەولێر بەواتای پەرزگای خۆر دێت. هەولێر کە ئەربیلیشی پێدەوترێت وشەیەکی ئاشووریە بەواتای چوارخواوەندەکە دێت. سلێمانی دەدرێتە پاڵ سلێمان پاشای باوکی ئیبراهیم پاشای بابان کە شاری سلێمانی دامەزراند. دهۆک لە زمانی کوردی بەواتای دوو هێلکە دێت، ئەمە ژواتەیەکی مەجازی هەیە، مەبەزلەی ئەو دوو چیایە کە شاری دهۆک دەکەوێتە نێوانیانەوە. هەڵەبجە ڕایجیاواز لە سەر ناوی هەڵەبجە هەیە، بەشێک باوەڕیان وایە لە سەردەمی کۆندا بازرگانە ئێرانیەکان کاتێک کە لە حەلەبی سووریاوە گەڕاونەتەوە لە هەڵەبجە ئێسادا پشویان وەرگرتووە. دیمەنەکان هاوشێوەی حەلەب بووە، بۆیە پێیان وتووە حەلەبچە، واتە حەلەبی بچووک. هەندێکیش باوەڕیان وایە هەڵەبجە لە هەڵوژەوە سەرچاوەی گرتووە.
بەعزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسەیەکەین لەسەر چۆنێتی چاندن و بەرهەمهێنانی ڕووەکی زعفەران دیارە لە ئێستاە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی زانستی لە بکرێتەوە بە هاوکاری کۆمەڵی ڕووەکناسانی کوردستان هەستاون بە چاندن و بەرهەمهێنانی ڕووەکی زعفەران کە سوودێکی گیایی تەندروستی زۆری هەیە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک جەلال سید کەریممان کردووە ڕووەکناس کاک جەلال بەخێر بن. زۆر بەخێر بێ. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات کە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی زانستی دەست بکەن بە ڕواندن و بەرهەمهێنانی ئەم ڕۆکە. سپاس بۆ تەوەرەکەتان بۆ هەڵبژاردننی باسی زعفەران چکە ئێستا وەرزی چاندنی زعفرانە لە تەواوی جیهاندا بەتایبەتی لەم ناوچەی ئێمە ئەلبەت توانین بڵین سەرچاوەی چاندنی زعفران لە کۆنەوە تا ئێستا بە زۆری لە وڵاتی ئێران بووە جگە لە وڵاتی ئێران لە هەندێک لە ناوچەکانی باکووری ئەفریقیا وەکو تونس و مەغریب و جەزایر لەوێش بەردەوام چێندراوە من وەکو خۆم یان چەند جوتیارێکی تر یان چەند کەسێکی شارەزای تر ئاگداریەوەم کە چەند ساڵێک پێش ئێستا وەکو تێست چاندومانە بۆ نمونە چەند پیازێک لە پیازی زعفرانمان لە وەرزی پاییزدا سەرەتای پاییزدا چاندووە دواتر دوای 2 مانگ بۆ 3 مانگ گوڵی کردووە و ئەو پەلکە یاخود ئەو دەزولەیی کە لە ڕووی پزیشکیەوە بەکاردێت کە ڕەنگە سوورەکەی هەیە ئەوەی بەرەم هێناوە وەکو ئاستی تاکە کەسی تا ئێستا چەند کەسێک بەخۆشەوە کردومانە و هەر لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتۆکاڵی بەکرەجۆش هەر کراوە بەڕێز مامۆستاقی و لەوێ با بڵین کە فەرمانبەر بۆ لەو شوێنە لەگەڵ کاکزانە بەڕێوەبەری فەرمانگەکە لەوێ کردویانە و چەند ساڵێک با بڵین نەتیجەی هەبووە بەزەم ساڵ ئێمە بیرمان لەو کردەوە کە ئەم پرۆژێ بە شێوەیەکی فراوانتر ئەنجام دەین بۆ نمونەگەر نیودۆنمێک زەوی جیاکەینەوە و پێینی ئاژەڵی تێکەڵکەین و دێراوی جوانی بۆ بکەین لە شێوازێکی کەمێک فراوانتر ئەگەرچی ئەمەی کە ئێستا کردومانە بۆ بەرەم نییە واتە بۆ ئینتاج نییە بۆی کە لێ بفرۆشرێتەوە هەر تەنها بۆ کۆڵینەوە تێست و توێژینەوەی سەرەتایی هەجارێ بەڵام هەنگاوێکی باشە لە ئێستا ئەمە یەکەم جارەکە بەرهەمی هەیە بۆ لەسەر ئاستێکی زۆر کەم چکە لەوانەیە جاری ئەوەی کە لە سەرچاوەکانە باسەکری و ئەوەشی کێمە خۆمان بەو ئاستە زۆرێشتان بەرەمان نهێناوە بەزەوی کە لە سەرچاوەکانایە و لە کەسی ئەزموندار بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خەڵکێکی خۆمان ئێستا لەوێ کوردەکان لە شارە کوردیەکان ئەیچێنن باز دەواکرد کە لەوانەیە بۆ دەستکەوتنی 1 کیلۆ لە بەری زعفران لە گوڵی زعفران پێویستت بە هەزاران هەزار گوڵ هەبێت هەزاران بنچ هەبێت لە زعفران ینی باسی 35 و 38 هەزار گوڵە کرێ بۆی کە تو 1 کیلۆ لەو نەک لە گوڵەکەی لەو پەلکە سوورەی لەو پێتە فیلامنت بە ئینگلیزەکەی لەو دەزولەیە کە دەزولە سوورەکەی کە بەکاردێت واتە بەرهەمەکەی تا ئێستا زۆر کەم بووە بەڵام هەوڵمان داوە کە وەکو قۆناغێکی سەرەتایی بە شێوازێکی نیمچە فەرمی کۆمەڵەکەی ئێمە بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتۆکاڵی سلێمانی لە بەکرەجۆ ئەمساڵ بۆ یەکەم جار پرۆژەیەکمان جێبەجێ کرد لە سەرەتای ئەم مانگینەوەیدا ئێستا چاندومانە و بەردەوامین لە چاودێریکردن و لە ئەودان و لە خزمەتکردنی زۆر باشەکە جەلال قۆناغەکانی چاندن و گەشەکردنی چۆنی دەبێت لە مانگی چەند دەست پێکات و کەی ئەم دەزولەیە دروست دەکات بەڵێ خۆی گرنگی هەڵبژاردننی ڕۆکی زعفران ئێمە ئەتوانین بڵین نەگەڕێتەوە بووی کە ئێمە بۆچی لە هەموڕۆکە زعفرانمان هەڵبژارد ئێمە زانین جیهان بەگشتی و ناوچەکەمە بە تایبەتی ڕوو لە وشکە ساڵیەکات بەداخەوە و کە هەر شوێنێک هەر ناوچەیەک ڕووی لە وشکە ساڵی کرد دەبێت کەسانی شارەزای ئەو ناوچەی بیر لەوە بکەنەوە جۆرە ڕۆکێک بچێنن جۆرە ڕۆکێک بکەنە بەرنامەی کاریانەوە کە ئاوی کەم بێت خۆشبەختانە زعفران لە سەرەتای چاندنەوە تا گوڵکردن 2 ئاو بۆ 3 ئاوێت واتە 2 جار بۆ 3 جار ئاوێت لە ماوەی ئەو 2-3 مانگەی کە گوڵ ئەگرێ ئەگەر سەلکی پیازەکەی گەورەتر بێت واتە 3 ساڵە بێتەمەنی کە کاتێک ئەیچێنی هەمان ساڵ گوڵەدات واتە بۆ من لە سەرەتای مانگینەوە چاندومانە لە مانگی 11 لە کۆتای مانگی 11 2 مانگ و نیو گوڵەکە و ئەو بەرهەمەمان ئەداتێک کە زعفرانەکەی ئەمە لەو ماوەیە 2 مانگ و نیو بۆ 3 مانگە تەنها 2 جار بۆ 3 جار ئاودانەوێت یەکەم ڕۆژ ئاوێکی دیت کەیکێتە ناو چاڵەکانەوە دوای 20 ڕۆژ مانگێک ئاویشکی دیت لە کۆتاییش ئاویشکی دیت ئەگەر
پاییزەکەشی با بڵێن سەرەتا باران ببارێ باشترە خۆش یەک دوو ئاوی باران بخواتەوە باشتریشەوە کەواتای هۆکاری هەڵبژاردننی زعفران بۆ واگرێتەوە کە یەکێکە لەو ڕۆکانی کە پێویستە لە هەرێمی کوردستان بۆ لەمە دووە بە تایبەتی وەزارەتی کشت و کاڵ جووتیاران بخاتە سەر خەت کە بیچێنن چکە پێویستە زێڕی سوور لە جیهاندا ئاڵتوونی سوور هەم نرخ و بەهای زۆرە لە ڕووی پزیشکی و ئابوووریەوە گرامێکی لاوانە بڵم بە چەند هەزار دینارێ بێ کیلویەکی بە چەند میلیۆن دینارێ بێ و هەم ئاویشی کەمەوێت کە ئەوەیە کە مەبەستەکەمان زیاتر ئەمەیانە ئەو با بڵین بینێ سەر پرسیارەکەی جەنابتان کە شێوازی چاندن و شتەکەی لە سەرەتای پاییزە لە سەرەتای با بڵین مانگی نوێیە بۆ نمونە ئێمە زیاتر ئێمە هەوڵماندا پێش 29 بیچێنین بۆی کە کەمێک گەرماش ڕۆشت بێ و پاییزێکی تەواویش نەهات بێت دین ئەو زەوی کە با بڵین زعفران حەزی پێێتی زەویە کە تا ڕادەیەک بێ با بڵین لمی بێت و نەرم بێت پەینی ئاژەڵی تێکرێت ئەکێڵدرێتەوە یان بەبێ ئەوە پێش چێڵانەوە با بڵین دوای چێڵانەوە ئەتوانیت گۆلی بۆ دروستکەیت گۆلەکان چەند مەترێک بێت ئەم گۆلە دەتوانیت پەینی ئاژەڵەکەی تێکەڵکەیت دواتر 20 سانتیم نێوانی دوو زعفران بێت دوو با بڵین دوو بڕ بێت لە هەر چاڵێکی شا باشترە 2 بۆ 3 دانە لەو پیازی زعفرانی تێ بکەیت لەبەرەوەی کە لەوانەیە مشکێک بیخوا لەوانەیە نەڕوێت لەوانە دانێکیان بچووک بێ 2 تا 3 سەلکی زعفرانەکەی تە چاڵێکەوە نێوان چاڵێک بۆ چاڵێک 20 سانتیم بێ باشە و قوڵی چاڵەکەش 10 سانتیم بێ باشە مەم شێوازە واتە تۆ ئەگەر لە مەترێکا بۆ من ئەتوانی دە بەدە بیکەیت نزیکەی 100 چاڵت هەبێ زۆر با بڵین بە شێوازێکی هەندەسی بە شێوازێکی با بڵین ڕێکوپێک و لەوانەیە پێویست بە قەترەش نەکات بە ئاوی دڵۆپە نەکات لەبەرەوەی تۆ 1-2 جار ئاوی بێت تۆ قەترە بۆ ڕۆژ بۆ شتێک کە تۆ ڕۆژانەیان 2-3 ڕۆژارە ئاوی بدەیت و ئازێتە نەبێت مەزەگە گۆلەکە بێت ڕاستەخۆ ئاوی دەیت وەکوتمان لە سەرەتای مانگینەوە دوای مانگێک 20 ڕۆژ بۆ مانگێک ئیتر چەکەراکا و ئەو گەڵاکەی دەرەچێت گڵاکەی دەرەچێت دوای تقریبەن ئەتوانین بڵین 2 مانگ بۆ 2 مانگونی و گوڵەکات کە گوڵی کردی تر لەگەڵ گوڵکردنەکە ئەو دەزولێش دەرەچێت کە بەشە پزیشکەکەی زعفرانە بەو شێوازی زۆر باشکار جەلەلکەواتە خەڵک دەتوانێت لە ماڵەکەی خۆیان لەناو باخچەکەیە بیچێنێت ئەتوانێت لە باخچەیە ئەتوانێت کەسێک نی دۆنمێکی هەیە ئەتوانێت کەسێک تەنانەت حەزی بەم بوارەیە ئەتوانێت لەناو ئینجانە شابیکات من ساڵێکیان هەر لە ئینجانەیە نزیکەی 100 ئینجانم کرد هەمووشی نەجاحەتی هێنا زۆر باشکار جەل ئەوەی کێمەی بینین لێرە ئەو زعفرانی کە لە بەردەستمانە لێرە شێوەی ئەڵی پیازێکی بچوو بەڵێ پیاز ئەوە ئیسفادی لێکریانە بێ بێڕوانی تۆ گوڵ بکات و لە گوڵەکەی ئیسفادە نام بە هیچ شێوەیەک بۆم بەکار نایێت بە هیچ شێوازێک ئەمە بۆ خواردن بەکار نایە تەنها ئەمە بۆ چاندنە دواتر وەکو نێرگز وایە هەر لە خێزانی نێرگزیشە باوڕین وەکو نێرگز وایە گوڵەکات کە گوڵەکات ئەو پەلکە سوورانی ناوی ئەوە بەشە پزیشکەکەی دوای چەند ڕۆژ ئەو پەلکە سوورانە هێنە دەرەوە تقریبا ناڵم دوای 2 مانگ گوڵەکات لە ناو گوڵەکەیە ئەو 3 دەزولێ دەرەچێت زعفران 3 دەزولێ هەیە گوڵەکان لێ ئەکرێنەوە لە بەیانیانێکی فێنکدا واتە نابێ ئەو ڕۆژە نیوەڕۆیان ئێوارەکەی تۆ زعفرانەکەی تۆ بەیانیانێک پێشەوەی کە تیشکی خۆر لێدا و سیسی کاتەوە لەبەرەوەی لەو کاتەیە زۆربەی ڕۆکە پزیشکەکان لە بەیانیانە لێکرێن لەبەرەوەی کە لەو کاتەیە پڕە لە وزە و لە مادەی چالاک تیشکی خۆر لێ نەدا و بڵاو بێتەوە بەناو ڕۆکەکەیە لە بەیانیانێکی فێنک و سوودا ئەو گوڵەکان لێکرێتەوە دواتر لە گوڵەکە ئەو دەزوو سوورانە لێکرێتەوە کە لە سێبەرێکە لە هەوایەکی فێن کاوش دەکرێتەوە و ئەکرێتە پاکێجی نەکرێت چێتە بازارەکە زۆر باشەکە جەلال ئەگەر گوڵەکە لێ بکرێتەوە ئەم سەلکە دەکرێت بۆ ساڵێکی دیکە دووبارە گوڵ ئەوەش پرسیارێکی جوانە بەو ئەزمونەی کە ئێمە هەمانەوە لەسەر چاوەکان باسیەکەن و توێژینەوەکان کردویانە هەر سەلکێکی زعفران هەتا 7 ساڵ ئەمێنێتەوە لە ژێر گڵا و زیادی شەکات تا 7 ساڵ لە ژێر گڵامێنێتەوە زیادی شەکە بۆ نمونە من 3 پیازی زعفرانم چاندووە لە چاڵێکە باشە لەم چاڵەیە کە 10 سانتیم بەم 15 سانتیم قۆڵە ئەمە ئەگەر من خزمەتی جوانی بکەم ئەگەر پێینی بۆ ئیزافە بکەم بێ ئاوی نەکەم ئەمە جگەلەوەی کە من لەسەرەوە گوڵ بەداتێ ئەم 3 زعفرانێکی لەوانەیە چەند گوڵێکشم بنێ
وەکو نێرگز جاروایە تۆ چەند چڵێک نێرگز لە یەک سەلکەوە دەرەکە ئەجا بەهێزی داتنە دەرەوەی گوڵەکە پەیوەندی بە خاکەوە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە کەش و هەواکە و بە خاکەکە و بەو پەینەیە کایکیتە ژێری ئەمە زۆر حەزی لە پێینی ئاژەڵی سروشتیە ئەوەی کە با بڵین پەینێک بێ کۆن بێ تازە نەبێ کە بێشولی هەبێ و کریمی هەبێ پەینێکی 2 ساڵە و 1 ساڵە 2 ساڵە بێ بۆی کە هیچی تیان نەما بێ یان تەخەمور کرابێت ترشاندنی بۆ کرا بە پەینەکە بۆی کە هیچ با بڵین غەیری بەکتریای سودبەخش بۆ زەوی بۆ خاک شتێکی تیان نەما بێت ئەوەی کە ئیشی با بڵین بەشێکی کشتتوکاڵی بێزانێ باسی چیەکەین ئەم سەلکە جگەلەوەی کە خۆی گوڵەدات لە هەمان کاتیشا لە ژێرەوە خۆی زیادەکە بۆ منێ ئەمە چۆن ئەمەمان دەستکەوتووە ئەمە کەسێک بووە بڵین مەزرعەیەکی کشتتو زعفرانی هەبووە ئەمە چەند ساڵەکە زعفرانی کردووە گوڵەکەی لێ فرۆشتووە ئێستا دێت چی هەڵی ژێڕێتەوە زەویەکەی هەڵی ژێڕێتەوە ئەمانە دەرەکات هەر سەیرەکات هەر سەلکێ بۆ بە دوانسیانێک لە تەنیشتی خۆی وەکو چۆن پیازیان سیر زیادەکە لە ژێرەوە ڕێگۆ کوسیر زیادەکە و جاریشکە جیایەکەنەوە و بە سەلکیش ئەفرۆشرێ بۆ چاندن گوڵەکە شەیفرۆشرێ لە جیهاندا ئێستا توانین بڵین یەکێکە لە گرانترین ڕۆکە پزیکەکان کە لە ڕووی دەرمانی و لە ڕووی تەندروستیەوە سوودی لێ بینرێت زۆر باشە کاک جەلال ئەو زعفرانەی کە ئێمە کردین لە بازاڕەکان جیاوازە لەگەڵ ئەو زعفرانەی کە ئێمە لە وێنەکانە ئەیبینین زعفرانەکەی ئێمە کە بەکاری هێنین بۆ خواردن کاکدانێر سوور و زەردە سوور و زەردە بەڵێ ئەمە جیاوازی زعفران نییە لەگەڵ هەر وای پێڵە پرسیارەکە زۆر بردا ئەگەر پرسیاریشم نەکردایە بۆیە من باسم کردایە بەداخەوە هەندێک کەس یان بە نەزانی ئیکەن یان بە فێڵ ئیکەن ڕۆکێکی ترمانەیە پێوتێ ڕۆکی کاخلی عوسفۆر طبعا زعفران پێوتێ سافرۆن پابلین ئەمە ناوی ئینەکەیەتی ئینگلیزیەکەیەتی کڕۆکە ساتیڤز ناوی علمیەکەیەتی زانستەکەیەتی زعفران و کاخلی دوو ڕۆکی زۆر لێک جیاوازن ئەگەر بەبییرتان بێ لەم ماوەی پێشەوە بزانام خۆشتان راپۆرتێکتان کرد کەسێک لە حاجیاوە ڕۆکی کاخلی چاندبوو کاخلی بەرێکی هەیە گوڵەت ینی وەکو چاوبازە و کەرتەشی و ئەمانە ئەو پەلکە دەرئەکات پەلکەکەی ئەو پرتەقاڵی و بەلای زەرداڕوا هیچ زعفران سوورە ئەو زۆر ئەخاتە دەرەوە بەڵێن لەو پەلکە ئەوە بەداخەوە ئەوەیە کە زۆر جار خەڵکی وەکو زعفران بۆ نوتامی هەیە هەر زۆر جیاوازنێکە هیچ کوردە لە بەز هاڵە بەس خۆیان یەکە هیچ ڕەتێکیان بێکەوە نییە ئەو ڕۆژێکی ترە سوودی تری هەیە بەجیا بۆ خۆی بەتابەتی تۆکەی ڕۆنی لێ گیرێ وەکو ڕۆنی گوڵە بڕۆژە و ئەمانە ئەخورێت وەکو گەنمەشامی پەلکەکەش ینی سوودێکی وانە تەنها بۆ ڕەنکردنی برنج و هەندێک خواردن بەکاردێت بەڵام زعفران زۆر جیاوازە لە کاخلی لەوانم بڵێم پیاڵەیەکت دەنێ بە 1000 دینار ینی لەوانەیە کیلویەکی بە 15000 دینار بێ کاخلی بە 15000 دینارە بەڵام زعفران کیلویەکی بە چەند میلیۆن دینارێکە زۆر جیاوازن کەواتە ئەوەی کرد لە بازاڕەکان ئافرۆشرێت نابێ بە زعفران بفرۆشرێت نهائیاً چونکە ئەوە کاخلیە زعفران بە گرام بفرۆشرێت هەڵێ نرخی زێر لای زەڕەنگەرە زعفران ئەگەر بە فەلی بینیت ئەوە زعفران نییە بەتابەتی وڵاتی خۆمان لە ئێران زۆرە لە ئێران لە نێو کیسێکی بچکۆلانی بەڵێ کەنە ئێستا پاکیجینی زۆر جوان هاتووە کە زعفرانەکە بە گرام بە 2 گرام بە 3 گرام بە 5 گرامیش هەیە بەڵام ڕەنگێکی سووری ئاڵی جوانە ئەم زەرد و پرتەقاڵی زۆر باشە جەلا پێش بینە سەر سوودەکانی مێ باز لە بەکارێنانی ینی چۆن بەکاردێنێت ئایا تەنها لە چێشت و ئەوانەیان چۆنیە ئەوی من ئاگدار بێم بەشێک لە کارگە و کۆمپانیا جیهانیەکان لە زعفران دەرمان دروست دەکەن دەرمانێکی تایبەت دروست دەکەن بە شێوازێک پوختەیەکەن پێوتری ئەکستراکشن دەرمانێک دروست دەکەن بۆ هەندێک نەخۆشی دەرونی بۆ کەسانی کە دڵتەنگ و با بڵین خفتێکیان هەیە یان تێکچوونی هۆرمۆناتیان هەیە تەنانەت بۆ خانمانیش تێکچوونی هۆرمۆنی خانمان بۆ ئەوانش بەکاردێت لەگەڵ ڕۆکی ترە ئەڵبەتە لە ڕووی بەڵ ئارامکەرە و هێورکەرەوەیە پێوتێ هۆرمۆن ڕگولیتەر واتە هۆرمۆن ڕێکەخاتەوە جا هۆرمۆنی با بڵین ئەو بێ کە مرۆڤ هێور کاتەوە یان ئەوەی خانمانیش کە شتێکێک کە هۆرمۆن تێکچوو بەشێکی تر لە هۆرمۆنەکانی کە شتێکە چ دەبێ باڵانس بێت لە ڕووی خۆراکیەوە تۆ توانی ئەو برنجەی کە لێنی لە جاتی کاخلی تێ بکەی تێ برنجێکی بەتام و خۆش بێت وە سوودی زعفرانیشت پێ بگا دواوی کە برنجەکە کوڵا چەند چڵێک لەو زعفرانە حەوت بکەرە سەری خۆی ڕنگایەکی کەمە داتەوە وەکو کاخلەکە نییە بەڵام سوودی زۆر ینی واتە بۆ ناو خواردن
بەکار دێت بەس بەو ڕێژە زۆرەی کاخلینا و ئەو ڕەنگەی ئەویش نادات بەڕاستی چکە تۆ بێ بکەم بەکاربێنیت حتا قسەیەکی ئیبن سینا هەیە نازانم بەڵێن هی ئەوە لە قانون ناوتوێت ئەگەر کەسێک لە ڕۆژێکا گرامێ بخوا ئەوەندە پێ ئەکەنێ لەوانەیە دڵی بتەقێ لەوانەیە دڵی بۆستێ لە پێکەنینە ئەمە من خۆم ئەم قسەم نەخوێنێتەوە بەس دەمادۆم بیستومانن لە کتێبی قانون فی طبی ئیبن سینا هەیە هیچ تەجروبە نەکردو خۆ کاکدەر نەوێراوە بیکەم بەڵام پێدە چی ڕاست بێ لەبەرەوەی لە صفاتی زعفرانە لە کتێبە کۆنەکانە بە مفرح ناوی هاتووە مفرح القلوب یعنی ڕۆیەکی دڵخۆشکەرەیە ئەگەر بۆ نمونە لە ڕووی پزیشکی خۆمانەوە بەکاریبێنی وەکو جادەرمانی تۆ توانی گرامێک بێنی ئەم گرامە بەشی 15 ڕۆژت بکە پەرداخی ئاوی کوڵاو بێنە یان پیاڵەیەک ئاوی کوڵاو بێنە 7 بۆ 11 چڵ بکەرە ناوی ڕەنگێکی سووری جوانە داتەوە دواتر هەر بە دەزولەکەەوە بیخۆرەوە تۆ شەوی چایە بخۆرەوە هەست بە هێوریەکەی هەست بەواکی کە کەسێکی هاوسەنگیت هۆرمۆن ڕەکەبێتەوە و خەوهێنەریشە تا هەڕادەیەک و دڵخۆشکەریشە بەس بەو ڕێژەی کەوتم لەو دەزولەیە 7 بۆ 11 چڵ زیاتر نەبێت زۆر باش کاک جەلال ئەی سوودەکانی چین باسی بەکارهێنانیمان کرد سوودە زانستیەکانی شمەوە باس بکەین سوودە زانستیەکانی من چەندین با بڵین بەرهەمم بۆ هاتووە لە وڵاتانی دەرەوە کە لە پوختەی زعفران دروست کراوە بۆ ڕێخستنی هۆرمۆنی خانمان زۆر باشە بەتابەتی ئەو خانمانەی کە مناڵان نابێت یان کیسی سەر هێلکەدانیان بۆ دروستە بێت یان هەندێک کێشەی ناوپۆشی با بڵین مناڵدانیان هەیە ڕەحم بۆ ئەمانە بەکاردێت بەڵام ناکرێت مەسەرەن کەسێک بچێت لە خۆیەوە بەکاری بێنێ ئەوەی کەم دەڵێم ئەمە کەسانی دەرمانساز و پسپۆر لە جادەرمانیا ئەمە ئەم پوختەیان لەم زعفرانە وەرگرتووە لەبەرەوەی مادەی چالاکی تایە ئەو مادەی لە ناوێتی کارەکە ئاکات و بڕەکەی و با بڵین دۆزەکەی و شێوازی بەکارهێنان و چەند جار بەکاری بێنیت ئەمە هەمووی بەجیا لە ڕچتێکان نووسرا و پێویستە بۆ شێوازە بەکاری واتە ئێستا لە جیهاندا زعفران دەرمانە ئێستا بۆ بە درەگ یعنی بۆ بە دەرمان لە ڕۆکی دەرچووە بە تەنیا بەز ڕۆکێک بێت وەکو دەرمان لە ڕووی دەرونیشەوە بۆ هێورکردنەوەی کۆئەندامی ناوەندی دەمار بەکاردێت ئەگەر بەو دەرمانی کە من باسێکم بەو شێوازە بەکار بێت ئەو باش بەزێ دەسی هەموو کەسێک نەکەوێ و لە لای خۆشمان زۆر با بڵین دەرمانخانە و مەدخەرەکان پێی ئاشنا نەبن بەڵام تۆ یەک گرامێک بکڕە بابین باسی سوودەکانی بکەین کە چۆن لە ماڵەوە ئیسفادەی لێ بکەیتەوە بۆی بۆ هاوڵاتی ئاسان هێشتەکە تۆ یەک گرامێکت با هەبێت لە ماڵەوە ئەم گرامە وەکوتم وای لێ بکە کە بەشی 15 ڕۆژێکت بکە شەوانە یەک پەرداخایی کوڵاو بێنە 7 بۆ 10 بۆ 11 بکرە ناوی و ڕاستەوخۆ لێ گەڕێتا ڕەنگایەکە داتەوە دواتر هەر بەینەکەەوە بیخۆرەوە هەر بەو دەزولەیەوە خۆی بخۆرەوە ڕەنگێکی جوانی هەیە هەست بە هێوریەکەی بەڵام دوای چەند ڕۆژێک ڕاستەخۆستی پێ ناکەیت کەواتە لە ڕووی ڕێخستنی هۆرمۆنە بەتابەتی ئافرەتان لە ڕووی دەرونیەوە سوودی هەیە بۆ کەسانی کە نەزۆکن و تەنانەت بۆ هەندێک کێشەی تر کە باسەکرێت بۆ سنگ ئەو چایی کە لە زعفرانە خۆیتەوە سنگت با بڵین نەرمەکاتەوە و کەسانی کە جگەرە خۆرن ئەو کەسانی کە هاوکردنیکی سنگیان هەیە ڕەبۆیان هەیە تەنگەنەفەسیان هەیە کەمێک لە گوڵەوەنەوشە لەگەڵ ئەو زعفرانەیە تێکەڵکە بۆ منە گرامێک لە گوڵەوەنەوشەی وشکراو گوڵی وەنەوشەش لە هەرێمی کوردستان زۆرە گوڵێکی مۆرە لەگەڵ زعفرانە چایەکی گوڵەوەنەوشە و زعفران تێکەڵکەیت بۆ سنگ زۆر باشە یعنی سنگ نەرمەکاتەوە لە تامان چۆنە تامێکی ئاسایی هەیە یعنی هەمەلا لە برینجا لە کۆمەڵ شتێک کە خواردنەوە ڕاستەخۆ نەما ڕاست خۆبی خۆیتەوە تامێکی ئەتوانم بڵێم خۆشی هەیە ینی پێویست بۆ ناکە شەکری بۆ ئیزافە بکەیان شتێشکی تێ بکەیت تامێکی خۆشی ئاسایی هەیە ینی زۆر ئەو نێ بڵی تاڵ بێ بڵی نەخورێتەوە بە پێچەوانەوە یعنی زۆر گرنگە کە ئێمە ینی بیکەین بە کللتور ئێستا لە ئێران لە وڵاتی ئێران کللتورە کاڵین وڵاتی ئێران وڵاتێکی کۆنی خاوەن مێژووە و بەشێکی زۆری ئەو وڵاتەش ئێستا بەداخەوە دانیشتۆکەی کووردە لەسەر کاغەزەشی کە ئیفرۆشێ کولتور و شارستانەتی خۆی پێوە نەخشێنیان بڵێ یەک شتێک ماوە گەر باسی کەم ئەویشەوەیە ئێمە لە بیرمان نەچێت کە ئەم جۆرە باسانە کە ئێمە لێرە ئەیکەین پێویستە لایانی پەیوەندیدار ینی بەڕاستی بێتە سەرخەت ڕۆکێک ئاوی کەم بێت و بەهای زۆر بێت حەقە بەڕێوەبەرایەتەکانی کشت و کاڵ لە وەزارەتی کشت و کاڵ بێنە سەرخەت و هانی جوتیار بدەن ئێمە ئەمانجمان چێ لەم پرۆژێ ئەمانجمان ئەوەیە کە جوتیار بێتە سەرخەت و جوتیار بەڕێوەبەرایەتەکانی کشت و کاڵ
بەشی توێژینەوەکانیان بەشی ئەوانەی کە با بڵین زەوییان بەدەستەوەی و ئیمکانەتێکیان هەیە بێن ئەم سەلکە ئەم پیازە بەدەست خەن و دواتر جوتیار بخەنە سەر خەت لەگەڵ زعفرانە بیهێنن بیدەنە دەست جوتیارەوە ڕێنماییان بکەن کە چۆن بەکاردێتەوە چاودێریشان بکەن بۆی کە ببێتە کللتورێکی تر بچێندرێت لە وڵاتەیە چەند ساڵێکی تر هەرێمی کوردستان زعفرانی خۆی هەبێت بەشی ناوخۆی بکات. من دڵیامەوەش دەورتانە بێت لەوەی کە لەگەڵ وەزیرا بێ یا خولانە پەیوەنددارەکان نابێت دابنیشتن و گفتوگۆکەن ئێمە بەپێی توانای خۆمان کەم تەرخەمینە منە و اختصاصی خۆم کە بایۆلۆجیم نزیکەی 6 ساڵێک کە کاری تیاکەم و چاندومە و خەڵکی تریشمان زۆرە من ئاگدارم جوتیاری سەرکەوتوی تریشمان هەیە کردویانە لەوانێ دەرفەت نەبوو بێ با بڵین ئەرزیکانیان دەرفەت نەبووی بێ بۆیان کە باسی بەرەمەکەی خۆیان کرد هەر من نیم من لەوانێ بڵێم کەمترین ئیشم لە زعفران هاکرد بێت بەڵام خوێندنەوەم زۆر تیا هەیە چیش بێمە بکرێت هاوکاری هەم بەڕێوەبەرایەتەکانە بین و هەم جوتیارە بەڕێزەکانە بین بۆی کە کێڵگەی زعفران لە کوردستان ئەوەندە زۆر بێت چەند ساڵێکی تر وا بێت کە بەشی ناوخۆ بکات پێویستمان بۆ نەبێت کە لە شوێنێکی تر زعفرانمان بۆ بێت ئومێدەی کە ئینشاءڵڵا بەرهەمی زعفران لە هەرێمی کوردستانە زیاتر بەرەو پێش بچێت و لایەنە پەیوەنددارەکان بێن بەدەمەوە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە لە ڕووەکە سوود بەخشە. بەسەکان خۆش بە زۆر سپاس بۆ کاک جەلال سەید کەریم ڕۆگناز لەگەڵمان بوو. ئازیزان ڤیدیۆکمان هەیە لە شاری شارە زۆر لە سەید سادق پێشانگەیان کراوەتەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردن بینەرە بین. ئەمڕۆ منوک و خانمێک بەشداریم کردو لە پێشانگایەکی پاییزە کە ساڵانە لەم شوێنەدا ئەم پێشانگایە کرێتەوە خانمانی بەهرەمەند بەشدارە بن لەم پێشانگایانەدا. من بە کۆمەڵێک تابلۆ و ئیشی جیاواز بەشداریم کردو لەم پێشانگایانە. خانمان لە ماڵ و بەهرێکی تایبەتیان هەیە کە دێنە دەرەوە بەهرەکەیان بەوانی دیکە ئاناسێنن. ئەم پێشانگایانە فرسەتێکە بۆ خانمان و پاڵپشتێکی تەواو بۆ سەرجەم خانمانی بەهرەمەند. بە کۆمەڵێک تابلۆ بەشداریم کردووە. یەکێک لە تابلۆکانم ئەم تابلۆیەیە کە تێیدا بۆیی ئاویمان تیا بەکارهێناوە لەسەر شوشە ئیشمان کردووە و سپراش بەکارێنین بۆ سەر شوشەکە بۆ ئەوەی نەڕووشێ و زەڕبەی بەرنەکەوێت خراپ نەبێت. ئەمانە داواکاریان زۆر لەسەرەوە خواستی بەرامبەری زۆر لەسرە. ئێمەش بەپێی خواستی کەسەکانی بەرامبەر وێنەکانە کێشین و تابلۆکانمان دروست دەکەین. ئەمڕۆ بە بۆنەی بسوویەکینەوە کە یەکەم ڕۆژی پاییزە ڕێکخراوی بێناز هەساوە بە دروستکردنی پێشانگایەکی هونەری بۆ کۆمەڵەیە گەنجی دەبەری شارەزور منیش وە گەنجێکی قەزای شارەزور هەساوم بە دروستکردنی کۆمەڵە تابلۆی هونەری بە هونەری سترینگ ئارت لەسەر ستایلی پۆترێت کە پێکاتێم تابلۆوانەیە من پێکاتوە لە تەختە و دەزوو بزمار کە هونەری سترینگ ئارت هونەرێکی تا ڕادەیەک تازەیە لە ژیانە و باشترین هونەرەکە ئێستاکە یعنی با بڵێم بەرزترین مەرحەلەی سترینگ ئارت لەم کاتەیە لەسەر هونەری سترینگ ئارت لەسەر ستایلی پۆترێتە کە لەسەر یەک بازنە بزمار بە دەزوو توانی ڕسمێک دروستکەی و ئەم ڕسمەی من تەنها یەک بازنە بزمارە بە دەزوو ڕسمەکەم تیا نەخشاندووە.
کاتی دروستکردنی ئەم تابلوانەی من لە 16 ساعتەوە دەست پێکات تا 24 ساعت سەرەتا کە ئیشم کرد زۆرم پێچوو یەکەم تابلۆکە دروستم کرد نزیکی 21 ڕۆژم پێچوو 8 مانگ دیراسەم کرد لەسەر ئەم ئیشە بەڵام ئێستاگە کاتەکانم زۆر باش کردو و بە باشی جیام کردوێتەوە ئێستاگە ڕسمێک من لە مدەی 16 ساعت بۆ 24 ساعت دەتوانم ڕسمێک تەواو بکەم وە کاتی ڕسمەکانم دابەش کرد بەسەر 4-5 ڕۆژە من لەم کاتە زەمەنیەکەمەیە ئەتوانم ڕسمەکە دروست بکەم و سەرەتا کە دەستم بە ئیشەکە ڕسمەکانی من لێڵ بوو ئەوەیە لە مەودایەکی دووریوە لە مەودایەکی دووری 10 مەتر 12 مەترەوە بتوانین ڕسمەکان ببینی بەڵام ئێستاگە بە هەوڵ و مادووبوونێکی زۆر وام کردووە لە ڕسمەکان کە بتوانیت لە مدەی 2 مەترەوە بینن بۆ من ئەم ڕسمی دایکم ئەتوانی لە مدەی 2 مەترەوە بە وازەحی ڕسمەکەت بۆ دەربچێت بە وازەحی فەیسی کەسەکەت بۆ دەرچێت. دووبارە سڵاوی خۆی گەورتان لەبێ عەزیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەمانە لە تەوەری دووەممانە قسەیەکەین لەسەر گرنگی هەبوونی هۆشیاری یاسایی لە لای هاوڵاتیان بەگشتی ئاەتا چەنە گرنگە هاوڵاتیان هۆشیاری یاساییان هەبێ بە مافەکانیان و بە کارەکانیان و بە ئەرکەکانیان بۆ ئەوەی کە هەم مافەکانیان پارێزراوە بە کاکدانیان و هەروەها ئەرکەکانی خۆشیان باشترین شێوە ئەدا بکەن و بزانن لە کاتێکا کە کێشەیەکی یاساییان بۆ دروستە بێ پەنابەنە بەرکوێ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕازگۆ حەسیبمان کردو پارێزەر مامۆستا ڕازگۆ زۆر بەخێر زۆر بەخێر بێت لێرە بووی سەرەتا لەوە دەست پێ بکەم یاسا خۆی چییە بۆچی گرنگە ئێمە بیزانین و زانیاریمان هەبێ لەسەری بسم الله تعالى به نستعين دیارە ئەگەر هەر باسی یاسا خودی خۆی بکەین لەوانەیە چەند بەرنامەیەکی پێویست بێت یاسا وشێکی زۆر شامل و فراوانە ناشکرێت یاساوا لێی تێ بکەین کە هەموو کەسێکیش پێویستە بیزانی هەتا یاسا ئەگەر کەسێ دکتۆراشی هەبێ ئەتوانێت اختصاص پسپۆڕی لە بوارێ لە بوارەکانی یاسایە هەبێ واتە هیچ کەسێ نییە بتوانێت هەموو شتێک لە یاسا بزانێت ئەکرێ بڵین یاسا ڕێخستنێکە بۆ ژیانی خەڵک بۆ دیفاعکردن زامنکردنی مافەکانیان ئەگەر هاتوو خەڵکی هەندێک معلوماتی سەرەتایی دەربارەی یاسا نەبوو تووشی هەڵەی گەورە بێ و کێشە لە کۆمەلگاکەیە زۆرە بێ و ئەگەر خەڵکیش معلوماتی زۆر هەبوو هەر دیسان احتیمالی هەیە کۆمەلگا دیسان تووشی کەواتە ئەبێ حدێکی وەسەد وەربژیرێ خەڵکی نە ئەوەندە معلوماتی یاسایی کز و لاواز بێ و نە ئەوەندەش معلوماتی یاسایی زۆر بێ ئەوەش دیسان کێشە دروستەکە توانین دواتر ئاماژی پێ بکەین لە ناو قسەکانمانە زۆر باشە ڕازگۆ ئەگەر باز لەوکی کە بۆچی گرنگە هەموو تاکێک بەتایبەت لە وڵاتەمانە کە دەبینی زۆر جا زوڵمان لێکرێ یان کێشە خێزانەکان لەوانەیە زۆر بێت بۆ گرنگە شارەزاییمان لە یاسا هەبێت و ئاگاداری یاسابین و هۆشیاری یاساییمان هەبێ حتما هەموو ئەوانە لە پێنەوە کار ئاسانی خۆمانایە بەنمونە تو ئیشی دائیرەیەکت هەیە ئەگەر معلوماتێکی پێشوەختە دەربارەی ئیجراءاتە ئیداریە و یاسایەکانی ئەم دائیرەیە هەبێ احتیمالە بە ڕۆژە ئیشەکەت بکەیت بەڵام ئەگەر معلوماتت نەبێ دەربارەی ئەم شتە سەرەتاییانە دەربارەی ئیجراءاتە سەرەتاییەکان احتیمالە ئیشی ڕۆژێکت بە هەفتەیەک و بە 2 هەفتە بکەیت جیاوازی ئیشێکە پارێزەر بۆ کەسێکێکات و خۆی ئەیکە ئەوەی جاری وایە کەسێک تاپۆیەک ئەگۆڕێ احتیمالە خۆی ماوەیەکی ئێجگار زۆر بە دوای بچێت بەڵام کاتێکە محامیەکەی کە احتیمالە بە ڕۆژێ 2 ڕۆژ بۆ لەبەرەوەی ئەم ڕێکارەکان نەزانێ ئیجراءاتەکان نەزانێ بە نمونە دامەزرانی کۆمپانیایە کەسێک خۆی بیکات چەند جیاوازە لە کەسێکە کە پارێزەر و کەسێکی قانونی بۆی بکە خۆ جیاوازەکە تەنها ئەوەیە ئەم ئیجراءاتەکان پێشوەختە ئەزانێ و بەدەر لەمە سەبارەت بە لایەنە ئیداریەکە سەبارەت بە مافەکان ئەگەر کەسێک لە یاسا بزانێت احتیمالە زمانێکی مافەکانی خۆی کە بەنمونە قەرزێک ئەدا بە کەسێ احتیمالە بتوانێت کارێکی وا بکە زەمانەتی دانەوەی قەرزەکەی لە داهاتووە هەبێ ئەگەر کەسێک معلوماتێکی سەرەتایی دەربارەی یاسا نەبێ زۆر جار تووشی کێشەی گەورە بێ زۆر جار خۆی
معلوماتی خطأ هەڵە ئەدا بە موظفێکی گشتی کە ئەبێ بە حجە لەسەر خۆی بەنمونە ئەمێ ئێستا لە دادگاکانە زۆرە کاتێککە مارە بڕینێک ئەنجام ئەدرێ نێوان کچ و کوڕێکە یەکێ لە حەقلەکان کە تایەتی ئەڵە مارەی پێشەکی وەرگیراوە یان وەرنەگیراوە خەڵک خۆی بۆ وەگرتووە پێشەکی وەرگیراوێ وازانێ لای حاکە مەگەر بڵی وەرنەگیراوەت ئیشەکەت بۆ ناکری ڕێک ئەڵێسی ئەڵێ وەرگیراوە کەوتی وەرگیراوە ئەمە ئەبێ بە حجە بە سەر ێوانێک کە بە نمونە 90 مسقاڵە بنجاری وایە 100 مسقاڵیشە ئەڵێ وەک وەرم گرتووە احتیمالی هەیە چوونە دەرەوەی دادگا چەند ڕۆژێکی پێچ و کێشەی لە نێوانیان نادروست بێ دواتر ئەگەر هەر داوای ئەم مارەی پێشەکیە بکات حجەیەکی لە داوەتە دەستە مۆزەفی عامەوانێ و سەنەدێکی ڕسمی لەسەر خۆی دروست کردووە کە خۆی وتوێتی بەڵێ وەرم گرتووە کە تەنها یەک شتێکی بۆ هەیە سوێندێکی پیاوەکە بدات مافەکی کۆتایی دێ زۆر باش کە علمی پێ نییە زمانی مافەکانیشی نییە توانین بڵین هەبوونی هۆشیاری یاسایی ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە مافەکانمان پارێزراو ئەبێ یان ئێمە ئەگەر مافەکانمان کەوتە بەرمەترسی یاخود کەسێک مافی ئێمە خوارد ئێمە چۆن توانین مافە خۆمان لە ڕێگەی یاساوە وەربگرین لەوەتەی دنیا بووە هەر ستەم هەر هەبووە ماف خواردن هەر هەبووە و ئەیژمێنێ و مافیش ئەوەی کە محکەمە ئیشی لەسەرەکە بریتێ لە ظاهر و ئیثبات ئەجینە خۆ ناتوانی ئەوەی کە لە قیامەتە ئەو حەق و حسابی لە قیامەتە بیهێنیتە دنیا یەک لایکەیتەوە بەڵکو چییە ئیش لەسەر ظاهیرەکرێ ئەوەی کە ئەیبینین ئەوەی کە ئەسەلمێندرێ کۆی ناسەلمێندرێ خۆ ناتوانین بیکەین طبعا لە حەدیثی پێغەمبەری خۆشەویست صلی الله وسلم هاتووە کە پارچێک لە ئاگر ئەبا ئەو کەسەی کە زمانی فەسیحە و ئەیبات و مافەکە هی خۆشی نییە و ئەمانە قیامەتیان یەکلا نابێتەوە بە نمونە ئەوەی کە نمونەی ئەو مارەی ئەمهێنا ئەوە کە پیاوێ سوێن ئەخواڵێ داومە نەشیداوە خۆمە قیامەت لەسەر شانی ئەمێنێ بەڵام دنیاییان لەسەر شانی نامێ ئەکرێ بڵین ئێمە کە هۆشیاری یاساییمان بەرز بوو ئەکرێ بڵین بەشێک لە زەماناتی پاراستنی مافەکانمان هەیە بەشێک لە زەماناتی ئەومان هەیە کە نەهێڵین ستەممان لێ بکرێ یاخود دواتر کار ئاسانیەک بۆ خۆمان بکەین لە وەرگرتنەوەی مافەکانمانە زۆر باشە کاک ڕاستگۆ زۆر جار قسەیەگێ لە نێو کۆمەڵی کوردەواریدایان دەڵێن یاسا تەنها بۆ فەقیرە ئایا تەنها یاسا بۆ فەقیرە بەڵێ قسەیەکی جوانە وتراوە وەکو تۆڕی جاڵجاڵۆکە وایە تەنها لاوازەکان ئەگرێ و بەهێزەکان لێ ڕزگار ئەبن خۆی لە حەقیقەتا بەو جۆرە نییە بەڵام ئەشکرێ لە کۆمەڵێ ناوچە لە کۆمەڵێ شوێن دەستێوەردان هەبێ دەستێوەردانی سیاسی هەبێ دەستێوەردانی عەشائیری هەبێ ئەشی ئەمانەش ڕوو بلا هەتا ئێستا لەم کۆمەڵگایی ئێمەش هەر وایە نەگەیشتوین بە ئاستێکی قانونی بەرز بەڵام دوجار ئەمە بیانوویەکیش نییە بۆی کە خەڵکێکی زۆر لە محکەمە و لە ئیجراءاتی محکەمە و دوورکەوێتەوانی بۆ وەرگرتنی مافەکەی با ئینسان هەوڵ بدا هەر کوردەواریشە ئەڵە کردە پەشیمان بی باشترە لە نەکردە پەشیمان کاتێک کە مافێکت هەیە ناکرێت لی بگەڕی بڵی تەنها چوو ئەمە بۆ من نییە ماف بۆ من وەرناگیرێتەوە لە محکەمە وە زۆر جاریش ئەم قسەیە لە ئەنجامی هەڵی خەڵک خۆیەوە دروست بووە زۆر خەڵک لە ڕۆتیناتی نێو دادگا و لەینەکانە ترسێ بووە ڕۆتینات هەیە هەموو خەڵک بێزارە بە ڕۆتیناتی ئەم وڵاتەوە هەموو شتێکی ڕۆتینات ئەمە هیچ گومانمان لەوە نییە بەڵام زۆر جار خەڵک خۆشی هۆکارە بۆی کە مافەکی بەدەست نەهێنێ بەنمونە باسێکی قورسی هەیە لە بری ئەوەی کە محامێکی بۆ بگرێت و حساباتێکی لەگەڵا بکات و بڵێ ئەمە بەڵگەکان موچی بۆ ئەکرێ ئەچێ لای عریزە نووسێ شتێکە نووسێ عریزە نووسێک کە شکلیان ئەینووسێ و شتێکی بەسیتی بۆ نووسێ دوایی کە ڕەفزە بێتەوە دەعواکەی زۆر جار لە وڵاوان حاکمیان کڕی بوو وڵا ئەوان محامێکیان حاکمێ ناسی وڵا ئەوان عیلاقیان لەگە فڵانە هەیە و خەڵکی فڵان زۆر ئەم شتانە بۆ خۆیان دروستەکەن فانتازیاش و هیچ ئەسڵیشی نییە ئەسڵەکەی ئەوە بووە کە خۆی ڕێگایەکی دروست نەبووە بۆ گەیاندن بە مافەکەی خۆی زۆر باشە مام ساڕاستگۆ زۆر جار بەهۆی ڕۆتینین کە کاک دانیار باسی کرد زۆر لە خەڵکی وایان لێ ئەیانەوەی خۆیان مافەکانیان وەربگرنەوە پەنا نابنە بەر دەسەڵاتێکی یاسایی ئەمە تا چەنێ دروستە بەڵێ حەقیقەتەن ڕۆتینات ئێجگار زۆرە لە دائیرەکانە بۆ محامیش زۆرە بۆ خەڵکی عادی حتمما ڕۆتیناتەکە زیاترە ئیجراءاتە تا کەمتر بزانی و کەمتر شارەزای ئیجراءاتەکان بی ڕۆتینەکە بۆت قورستر ئەبێ گومانی تیان یەکە زۆرە بەڵام بەدیلی ئەوەش
کە کەسێک ڕێگایەکی شخصی خۆی و دەروی محکەمە ئەگرێتە بەر ئەگەر ئەوە بێ کە پێڵەن سڵح و ئاشتەوای و ڕێکخستن خۆکارێکی باشە و محەکەمەش ئەوەی پێخۆشە و سوەنەڵی بووی ئەو کێشە و مەشاکیلانەش لە محکەمەکەم بێ بەڵام ئەو کێشانەی کە بەو مانایی کە بە هێزی خۆی ئەوێ مافەکەی خۆی وەرگێ ئەمەش زۆر جار ڕۆتینێکی تری وە دروستەکە کە زۆر جار و کەسە تووشی گرتن و حەبسکردن و تووشی کێشەیەکی مەدەنیە ڕۆ وانێ کێشەیەکی مەدەنیە ڕۆ بۆ سزادانیش یعنی هەر کێشەیەکی بنمونە وتراوە تەلاق ئەبغەض الحەلالە جاری وایە کێشەیەکی جیاوبوونەوەی ژن و مێردێکە تەلاقێکە کەوتۆتە نێوانیانەوە ئەمە جاری وایە ئیکەن بە کێشەیەکی عەشایری گەورەتر مشکلەی گەورەتر بۆ هەردوو عایلەکە دروستە بێت و کۆمەڵە کەسیان ئەچێتە سجنەوە و نە ئارامێکی زۆر بە هەردوو عایلەکە ڕوو ئەدا لە بینیانە زۆر باشە کاک ڕاستگۆ دەزانین کە لە نێو زانکۆکاندا بە شێوازێکی ئەکادیمی یاسا دەخوێنرێت بەڵام چی بکرێ بۆی کە خەڵکێکی ئاسایی بەدەلەوەی کە یاسای نەخوێندووە یاخود لە بواری بۆ منە بازرگانیا ئیشەکە یاخود دوکاندارە هەر شێوازێک بێت کە لە کاروباری ڕۆژانی خۆیدا چۆن شارەزایی لە یاساکان وەربگرێ وتمان یاساکان زۆرن ناکری ئێمە هەمومان لە هەموو یاساکان شارەزابین بەنمونە هەندێک وڵات لە وڵاتانی دنیا قانونیان کردو بە منهەجێکی هەندێک کشتی سەرەتایی قانونیان کردو بە منهەجێکی وڵاتەکە یانود ئەخوێندێ ئەم کۆمەڵە بنەمای سەرەکی ئەخوێندێ بەڵام دوجار ئەمەش دوو ڕئی هەیە لە نێوان قانونیەکان و شەرعناسەکانیش وتوانە ئەگەر بێت و خەڵکی معلوماتی زۆر بێ دەربارەی قانون هەم عیلمەکە چۆنەڵی ئەشکێت بازاڕی نامێنێ و هەم ئەو خەڵکانی کە عیلمیان زۆر ئەبێ بە قانون حیلە و فێڵی یاسایی زۆر فێرە بن کە حیلە و فێڵی یاساییش زۆر فێر بوون زیاتر ئەتوان دەستگرن بەسەر مافی یەکترە کە ئیجراءات قانونیەکەیان زانی دادپەروەری نامێنێ و هەتا شەرعناسەکانیش وتویانە بە نمونە باسێکی وەک تەلاق احتیمالە نەبیستین مامۆستایەک لەسەر مینبەرەوە احتیمالە نەبیستین بەرنامەیەکی لەسەر بکرێوە نییە ئەڵێن ئەگەر علمی تەلاق زۆر ئاسان کرێ لای خەڵک زۆر سادابێ بەلایەوە خەڵک زۆر ئاسان تەلاقی ئەخات و ڕاستێکاتەوە ئەی خاتوها کەواتە ئەڵێن بۆیە ناکرێ هەموو ئەم عیلمانە زۆر ئاسان لە دەست خەڵکابێ ئەمە ئیتیجاهێکە و ئیتیجاهێکی تریش هەیە وەک جەناب تەڵێی ئەکرێت لە ڕێگەی منهەجەوە یەکێ لە هۆکارەکان بێت بۆی کە سەقافی قانونی خەڵک بەرزەوە بێت و ئەکرێ بڵین هۆکارێکی تر بۆ بەرزکردنەوەی سەقافی قانونی خەڵک بریتی بێ لە ئەم بەرنامانە وڵای سا من زۆر خۆشحاڵم یعنی نەبێ بە مجاملە کە جەنابەت قانونی جەناب علوم سیاست تەواو کردو بەرنامەی پێشکەشەکەن یعنی زۆر زەرورە بەرنامەی یاسایی هەبێ زۆر زەرورە پێشکەشکارێ هەبێ کە شارەزایەکی سەرەتایی لە یاسا هەبێ کە بە کالۆریۆسێک بۆ هەرکەس لە ئێمە شارەزایەکی سەرەتایی یاساییە وانە جاری وا هەیە بنبینی ومە پێشکەشکار هەبووە هەندێک پرسیاری کردووە هەندێک مەسائلی وروژاندووە کە ئەمە کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگاش ئەبێ کە دوجار مشکلەی قانونیش دروست دەکات وانێ زۆر جار ناو زەڕاندنی تێکەوت ئەمە هەر لە بەرنمەیەکەوانێ لە کەناڵێکەوە هەتا حەقی وا هەیە کەناڵی تایبەت بە یاساناسان هەبێ بە دەرلۆی بەرنامەی تایبەت هەبێ و هەموو کەسێک بەڕاستی پێویستە خۆی دەربارەی ئەو یاسایانی خۆی بزانێ کە پێویستێتی بەنمونە ئێستا زۆرجی خۆشحاڵیە کاتێک کەسێک شەهادەیەکی بڕوانامەیەکی شۆفێری وەرئەگرێ مەرجی لەسەر دانراوە ئەبێ ئەوەندە دەورە بکات و ئەوەندە خول ببینێت و نووسنگەیەک هەم بە پراکتیکیان هەم نەزەریان ئەم عیلمانە بخوێنێ بەنمونە ئێستا تقریبان هەر چەندی هێشتا نەکراوە بە ئیجباری بەڵام جۆرە لە جۆرەکان فشارێ هەیە کە لە دادگاکانە هیچ کچ و کوڕێک مارە نەکردێن هەتا خولێک نەبینن لەگەر 4-5 سەعاتیشە خولانی کەم هەندێ ماف و ئەرکی یەکتر ئەزانن هەندێک شتی سەرەتایی هەیە بە بیریان ئەهێنرێتەوانێ بەنمونە هەرموو بوارێ لە بوارانەی تر کاتێک کەسێک کۆمپانیاکدا فەرمانبەرێک ناکرێ فەرمانبەرێک لە ئیدارە هیچ نەزانێ حتى فەرمانبەرێک بنمونە يعني ئەمە علمی ئەلیف و بائێتی نەقڵێکی بۆ بکرێ کە کاریگەری لەسەر ژیانی دروست دەکات ئەگەر هەر خەریک خەفەت خواردن بێ لێی ئەگەر هەر خەریکی تەلەفۆن بۆم کات و تەلەفۆن بەو کات و تەلەفۆن بەو کات کاتێک کە زانێ مودەیە تێپەڕێەوە کە 3 ڕۆژە 3 ڕۆژ بەسەریا بڕوا مافی بەسەرشێ تەزەڵوم لە ماوەی 3 ڕۆژە هێستەمبینی ئەکرێ بۆ ئەو شوێنە نووسراوە بکا بڵێ کە من لەمە زەرمەند بوومە لەو قەرارە پێیا بچنەوە
ئەگەر ئەمە نەکات دواتر ناتوانێت ئیجراعاتە ئیداریەکان و قانونیەکانی تریشی بکات بۆ گەڕانەوەی مافەکەی خۆی کە تەنها 3 ڕۆژ یعنی ئەگەر کەسێک مۆزەفێک بێت یەک قەرارێکە نەقلێکە قەرارێکی هەر قەرارێکی تر قەرارێکە فەسڵێکە قەرارێک هەر قەرارێکە پەیوەندی بە ئەم کەسەوە هەبێ پەیوەندی بە بەرژەوەندیەکانی ئەم کەسەوە هەبێ بە نمونە کەسێک کۆمپانیایەکدا ئەمەزرێنێ یعنی مەفروض وایە کە کەسێک کۆمپانیایەدا ئەمەزرێنێ شارەزاییەکی سەرەتایی لەسەری هەبێ مەفروض وایە ئەو کەسانی کە نووسینگی خانوبەرە ئەو کەسانی کە لە معرەزەکانی سیارە پێشەنگەکانی سیارە کڕین و فرۆشت نەکەن ئەمانە بەڕاستی دەورێن هەتا ئەڵێن لە سەردەمی ئیمامی عومەرە ڕۆژە سووە بازار خالی ڕازی بێت پرسیاری کردی لەو خەڵکە بزانم معاملە هیچ زانێ کڕون و فرۆشتن فقهی معاملە نازانێ ئەوی فقهی معاملەی نەزانی وتی بۆ نیم بازار بکەیتەوە تا فقهی معاملە فێرەبی ئێستاش فقهی معاملە پشتێکی بریتە لە یاساکان بەڕاستی بە یاساکان چەسپێنراوە ئەو فقهی معاملەی کە لەو سەردەمە هەبووە ضرورە کە بەڕاستی یاسایەک هەبێت واجبی کا لەسەر هەر کەسێ بە نمونە وتمان ئەگەر کەسێ زەواجەکات ئامادەساز کرابێ لە ڕووە یاسایەکەەوە لە ڕووە کۆمەڵایەتێکەوە هەتا لە ڕووە تەندروستێکەوە و کەسێکەوە بەرهێنانەکە شتێک لەسەر یاسا بزانێ ئەخر جاری وایە کەسی زۆر گەورە و قورسە بینین ئەڵێ 1000 دەفتەر و جاری وایە 300,000 دەفتەر دۆلار براو یاخود کەس هەتا گرتنی مۆبایلێک بەدەستەوە یعنی کەسێک کە ئەبێ بە 18 ساڵ مافی کڕینی مۆبایلێکی بدرێتێ مەرج و شەختی لەسەر رابندێ هەندێک لە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل وەکو دەورەیە پێی بوترێتەوە شەردی هەموو کەسێ بیخوێنێتەوە احتیمالە بە گفتوگۆ کەسێ هەبێ و نە زمان شیرین بێ قەنەعەت بم گەنجە بهێنێ هەر لە خۆی وانێ زمان شەڕ نەبێ هەر لە خۆی وانێ هەر شتی بە مێشکیا هات نەینووسێ جاری وایە کەسە بینی زۆر لە ئاستی باڵا و بەرزایە ئێمە کە ئەیبینین شەرمەکەین بەڵام سیرەکی ئەتەکێتی خەڵک ئەمەندە لاوازە کۆمنتەکان ئەخوێنێوانێ بێزی لەکەیەوە وترا وەرزش بۆ دۆستایەتی بۆ برایەتی بۆ خۆشەویستی سێری پێیجە وەرزشیەکانەکەی جاری وایە کۆمنتەکان ئەخوێنیوە ئەوان باوەشەکەن بەیەکە دوای یاریەکە کۆتایی پێدەن بەڵام چونکە ئەمانە ئێمە سەقافیان لاوازە لەبەر ئەوەی هەندێک شتی بیدایی فێر نەبوونە جاری وایە تا بێنی جنوبێکترێت کەواتەوە ئەو شتانش کە پێمان وایە زۆر سادە و زۆر ئاسانن ئەکرێ بە پرسیارەتی یاسایی دروست بکەن لەسەر شانمان بەڵێ وتراوە الجهل بالقانون لا يعتبر عذرا بیستمە پرسیارەکەم ئایا نەزانی لە بە یاساکان بۆ من ئەچمە وڵاتێکەوە ئەڵم شارەزای یاسای ئەو وڵاتە نیم ئەم عوزرەی من وەرەگیرێ تا بۆ چوونە وڵاتێکی تریشەوە مدەیەکی زەمەنی دانراوە توێنە کەسێک کە دێتە ئەم وڵاتەوە واتە کە چیتە وڵاتێک بە نمونە عێراق 10 ڕۆژی داناوە لەم هۆی 10 ڕۆژە هەفتێک هەندێک قەزێش هەیە 10 ڕۆژ هەردوو کەواتە ئەگەر گەریمان هەفتەیەک 10 ڕۆژ کەواتە ئەمە بە ناڕاستەوە خۆ پێتەڵێتی لە ماوەی هەفتەیە کاتوو لەسەر دوازبە جارە شتێکی بیدایی ئەم وڵاتە بخوێنێەوە بزانی کە قانونی ئەم وڵاتە بە بەرچاوڕۆشنی بێتەناوە بەڵێ بە بەرچاوڕۆشن بێتەناو ناکرێ هەر تێکەڵ کۆمەلگابی و هیچ لە یاساکانی نەزانی یعنی زۆر سەیرە خەڵکێک هەیە وێنەیەکی بە چەکەوە بڵاوکاتەوە بەدەما تۆ بڵاوکاتەوە ئێمە یاسای تازەی چاک ئەڵێ بەس بە چەکەوانێ هەر کەسێک چەکی پێ بێت بێ مۆڵەتیان بە مۆڵەتیش لە شوێنێکی نائاسایی خۆیان بێ یعنی ئەوەی کەوا بڵێن مۆزەفێکی حکومیە و مافی هەڵگرتنی چەکی هەیە و لە دەرەوەی ئەوە چەکی پێ 2 ملیۆن غراماکرێ 2 ملیۆن غرامە بەس ئەو وێنەیە بەسە بۆی کە داواکاری گشتی سکاڵایە بجوڵێنێت و 2 ملیۆن غرام یعنی ئەمە بیدایەتێکە یعنی ناکرێ کەسێک ئیجازەکەی 1 ڕۆژ بەسەر چوو بێ 1 ڕۆژ بەسەر چوو بێ لە مەفرەزەیەکی مرورە سەیریان کرد ئیجازەکەی بەسەر چووە کەمترین سزای چەندێکە 250,000 غراماکرێ کەمترین سزای یعنی ئەمە شتی ئەلفوبای قانونە ناکرێ خەڵک ئەمانە نەزانێت کەس شۆفێریەکە بێ بزانێ بەرپرسیارەتی چییە ئەو بەدەر لەوەی کەسە ئیجازەی نییە هەر کەسە ئیجازەشی هەبێ 1 ڕۆژ بەسەر چوو بێ بتوێتی بیرم هەر نەبوو بەسەر چووە زۆر باشە کاک ڕازگۆ دەرفەتمانەوە نەماوە گەر زۆر بە کورتی نمونەیەک بێنینەوە ینی لەسەر ڕۆتیناتی یاسا لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە ینی ئەم نمونەیە کە لە نێو بازار و لە نێو مامەڵەیە زۆر هەیە لە کوردستاندا ئەوەیە کەسێک مەسەرەن پارەی کەسێکی خواردووە بە قەرزایەتیەوە قەرزەکەی نایەتەوە بۆ نمونە ڕێکارە یاسایەکان چین ئەم کەسە بێت ئەو مافی خۆی وەربگیرێتەوە زۆر کەس هەیە کە پارێکی زۆری خوراوە و لێی گەڕاوە وازی لێناوە خۆی بەڕاستی قەرز ئەو قەرزی کە ئەدرێت لە نێوان خەڵکی خاوەنستیقەیە ئەو کێشەی کە دروستە بێت هیچ بەڵگەیەک نییە زۆر جار لەسەر متمانە کەسێک بڕێ پارە ئەدا بە کەسێک
ئەکرێ ئەم کەسە نکۆڵی لێ بکرا ئەکرێ دەستی پێ بکات و نکۆڵی لێ نەکا بەڵام دەستی پێ بکات و نەیداتەوە باشترین شتێک بەڕاستی بۆ ئەمە تەبعاً لە غەیری خاوەن سیقا ئەوانی کە لە معاملەیان و یەکتر ناناسن دایمە نووسراو ئەکەن دایمە ئیجراعاتی قانونیەکەن هەتتا ئێمە ئامۆژگاریمان بۆ خەڵکی وایە کە ئەم معاملەیە زۆرە کڕینی خانوو کڕینی سیارە کە کڕینی سیارە بە تایبەت شاری وایە خەڵکی وایە لە ساڵێکە 5 جار سیارەکە ئەگۆڕن خەڵکی وایە زیاتریش هەموو مانگە سیارەکە ئەگۆڕن ئەڵین هەتاکو لە دائیرەی تاپۆ یاخۆ هەتاکو لە دائیرەی مرور ملکیەتەکەی نەقلی تۆ نەکرابێت تۆ ساحێبینیت لە ڕووی یاسایەوە لە ڕووی یاسایەوە تۆ مافت بەسەر ئەم سیارەیەوە نییە دوجار کابرا ناچارکەی تاپۆکەت بۆ بگۆڕێ دوجار کابرا ناچارکەی وەرەقی گرێبەستی نییە و پێشنگاکە ناخوات وەرەقی گرێبەستی نیو پێشانگاکان دلیلێک نییە لەسەر ئەوەی کە کەسێک ناچار بکەی بۆی کە بە زۆر پێی بگۆڕی بڵی مادەم تۆ ئەم نووسینگەیە ئەم عقدت کردووە چکە بە پێی قانون دروستبوونی عقدەکە مەرجی سەرەکی بریتێلۆی کە تۆمار بکرێت لە دائیرەکە مەرجی سەرەکی ئەوەیە کە لە دائیرەی تاپۆ تۆمار بکرێت هەر جۆرە مامەڵەیە کە یاسا ڕێکارەکانی بۆ دانا گرتنەبەری هەر ڕێکارێکی تر پێچەوانە یاخود جیاواز لەگەڵ ئەو ڕێکاری کە یاساکە دایناوە بە پوچەڵ هەژمارەکرێت نابێت بە بەڵگە بۆ دروستبوونی خۆی ئەکرێ بڵێن لە ڕاستیە ئەبێ بە بەڵگە بۆ شتی تر ئەکرێ بڵین لە ڕاستیە نووسینی عقد لە نووسینگەکانی خانوبەرە و نووسینگەکانی پێشانگاکانی ئۆتۆمبیل ئەرکی ئەوان نیە ئیشی ئەوان نییە ئەوان ئەرکیان ڕێخستنی دوو کەسە بۆ کڕین و فرۆشتنێک بەگەیاندنی ئەو دوو کەسەیە ئەو ئەرکەکەی ئەوانە کە ئێستا ئەم عقدە نووسراوەشەکەن کە زۆر جار کێشە و گرفتی زۆری دروست کردووە هەم سەی خودی ناوەڕۆکی عقدەکانیانەکەین زۆر جار کێشەی زۆری یاسایی تێدا لە ناو ناوەڕۆکەکەیدا بە دەردەوەش زۆر جار ینی ئەگەر لایەنە دینێکەشی بڵێن زۆر جار مەرج و شەرتی ناشەرعیشی تێدایە کە زۆر جار ڕیبا دروستەکە باشمامۆستایەک پرسیارێک بۆ کۆتایی زۆر بەی خەڵک بیرکردنەوەی بە جۆرێکە گاڵە ئەوەی کە یاسا جێبەجەیەکە کەواتە احتیمامی نەداوە بە شریعەتی ئیسلامی ئەم قسە تا چەندێک ڕاستە ئایا شریعەت و قانون ئەوەندە پێچەوانی یەکن ئەوەندە دژایەتیان هەیە لەگەڵ یەکای پێش ئەوی جواب بدەمەوە لە پرسیارەکەی کاکدانیارە یەک بڕگەیەکی بچووک وتی چۆن مافەکان کاتێک کەسێکە بۆی نەڵێ من پارەم خورا چی بکە زەمانێکی وتم ئەمە نێوان خەڵکی خاوەنستیقای بەشێکی ئەوە ستارەخان جەختی لێ کردەوە وتی پێویستەکە ئەو ئیجراعاتە بپێی قانون بکرێت و بەشێکی تری ئەوەی کە پارەیە کۆمپاڵە باشترین ڕێگایەکە بۆ زەمانکردنی مافەکان با من و کاکدانیار زۆر دۆست و خۆشەویستی یەکتر بین کاتێک کە من بڕێ پارە ئەدەم بە کاکدانیار بە لام عیب نەبێ بڵم کاکدانیار بە یارمەتیت ئەچین لە کاتب عەدل کۆمپاڵەیەکم بۆ بنووسە کە ئەڵی بە نمونە 10 ملیۆنم پێت داوە بە قەرز ئەم 10 ملیۆنە ساڵێکی تر لەم وەقتەیە مەوعیدی دێ دوایی من بتوانم تەنفیزی بکەم لەسەر سیارەکەت لەسەر ماڵەکەت لەسەر شتێکی تۆ چۆن دوایی مافەکەم وەرگرمەوە ئەگەر تۆ وەفاتت ئەگەر تۆ چوویتە وڵاتێکی تر ئەگەر تۆ ئەم هەموو ئەگەرە هەیە و بەڕاستی بێمەوە بەلای وەڵامی پرسیارەکەی جەناب زۆر بە کورتی و بە خێرایی بەڕاستی قانون ئەسڵ وایە لە شەریعە وەرگیرێ و ئەشکرێ هەندێک قانون هەبێ ناشەرعی بێ هەندێک قانون هەبێ چۆنڵی ڕێک خلافی شەرع بێ بەڵام بە شێوەیەکی گشتی قانونی وڵاتی ئێمە قانونێکی شەرعیە و نەشون بۆ ئەو قانونە دیشان تووشی کۆمەڵی خەلەلمانەکە ناکرێ بۆ منە کەسێ بڵێ من دیندارم مسلمانم باوەڕم بە هیچ قانون نییە باوەڕ بە قانون نەبێ ئەبێت تاپوی خانۆکەش باوەڕ پێی نەبێ باوەڕ بە ئیجازی سایقەکەشت نەبێ ئەبێ باوەڕ بە هەوی نفوسەکەشت نەبێ ئەبێ عەقدی زەواجەکەشت نەبێ کە لەبێ یعنی ئەمانە هەمووی خۆ بە قانون ڕێک نەخراوە خۆمان هەمووی قانونن قانونی شەرعیشن هەمووی قانون و هەمووی تەبعاً بە پێی زەمان یعنی تۆ ئەگەر بتەوێ بڵێ بۆ سەلەفی ساڵح وایە نەکرد و عەقدێکی زەواج نەبووە بینووسن و نەکاتە بچنە مەحکەمە ئەمە تێنەگەیشتنێکی زۆر وازحە بەڕاستی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕازگۆ حەسی پارێزەر زۆر بەخێر سپاس دەکەین بۆم دەرفەتە وڵاتزان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی
بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چی بکەین کە پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم خۆش بێت و چۆن شوێن پێی کار و کردەوەکانی ئەو بکەین و چی بکەین تاوەکو لە دڵ و دەروونماندا هەمیشە و بەردەوام خۆشەویستی ئەو بوونی هەبێت. کاتێکە ڕەحمەت بووێ بۆ هەموو جیهان ئیدی چۆن دەبێت خۆشمان نوێت ینی سوور بزانین ئەم مامۆستای ئێمە ئەم سەروەرەی ئێمە بۆ ڕەحمەت و بۆ ئەم جیهانە هاتووە گرنگە کە شوێن پێی ئەو بکەین و شوێن کار و کردەوەکانی ئەو بکەین. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر تەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەسووری زانای ئاینی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. بەخێر بێ. مامۆستا دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین دەچینە ناو مانگی مەولودەوە تا چەند گرنگە هاوشانی ئەم ئاهەنگوشت ئەم بابەتانی کە بەڕێوە دەچێت پێش ئەوە خۆشەویستی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە دڵ و دەروون نابێت نەک یەک ڕۆژ تەواوی ژیانمان ئەم خۆشەویستیە بوونی هەبێت. بەنای خۆی بەخشندەوە میهرەبان دەستخۆشیتان لێکم باسەکە باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی پاکترین و بەڕێزترین بوونەوەری خۆی پەروەردگارەکە پێغەمبەری ئازیزمانە. خۆی تەعالا هەڵی بژاردووە لە نێوان پێغەمبەرانە نەک لە نێوان ئینسانەکانە. دیارە مانگی ڕەبیع الأوەلە کە لەسەر قسەی زۆربەی زانایان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم تێیدا لەدایک بووە. مسلمانانیش لەم ڕۆژەدا هەر یەکەو بە جۆرێک یادی ئەو لەدایک بوونە ئەکاتەوە. هەر یەکەو بە جۆرێک خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەرە دەرەبڕە صلی الله علیه وسلم. یەکێک بە گێڕانی شیرینی و یەکێک بە خوێندنەوەی ژیاننامە، یەکێک بە زۆری سەڵاوات، یەکێک بە چوونی بۆ زیارەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر یەکەو بە شێوازێک یەکێک بە نەشید هەموو شتی باشن هەموو شتی پیرۆزن لە یادی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. بەڵام بەڕاستی یادی پێغەمبەر و بیرکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم
ئەوە نییە ئێمە هەر لە مانگی ڕەبیعول ئەوەلدا تەنها پێغەمبەری خوا یادکەینەوە وە نییە چونکە ئێمە پێش هەموو شتێکە بێ بزانین خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش ینی بە مطلقی لە دوای خۆشەویستنی خواوەیە بە مطلقی لە دوای خۆشەویستنی خوای پەروەردگار خۆشەویستی پێغەمبەرە پێش خۆت پێش پارەی گیرفانت پێش مام و خاڵت پێش باوک و دایکت لێرەدا ئەوە گرنگە بیجانین بۆ خۆشەویستی پێغەمبەر ئاوایە وە نییە ینی بۆ من ئەبێ پێغەمبەری خوام لە خۆم خۆشتر بێت بۆچی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی پێغەمبەری خوا من تۆم لە هەموو کە زیاتر خۆشەوە ئیلا نەفسی خۆم نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایەوەکە ئیمامی عومەر فەرمووی پێغەمبەری خوا ئێستا لە خۆم زیاتر تۆم خۆشەوە فەرمووی ئالئانە یا عومەر ینی بۆ خۆ پێغەمبەری خوا مرۆڤێکی ستەمکار نەبووە بە زۆر خۆشەویستی خۆی بچەسپێنێ لەسەر دڵی خەڵکە ئەی بۆ فەلسەفەی خۆشویستنی پێغەمبەر چییە ئەمە زۆر گرنگە ینی بۆ من ئەبێ پێغەمبەرم خۆش بێت کە نەبینیومە نە بە خزمەتی گەشتوم نە لە ڕووی داراییەوە سوودێکی بە من گەیاندوو بۆ بابەتێکەیە لێرەدا بابەتی تاوانە بابەتی گوناحە کاتێک کە نەفسی ئینسان حەزی بە تاوان بوو کە ئین النەفسە لەئەمارەة بالسوء بە زۆری نەفس حەزی لە تاوانە حەزەکە فڵان تاوان بکات لە بەرامبەر ئەم نەفسەدا لە بەرامبەر ئەم تاوانەدا دەقێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە قەدەغەیەکە ئەم تاوانە بکەیت وە نییە تۆ لە بینی بەگوێکردنی نەفسی خۆتا و بەگوێکردنی پێغەمبەر دایت لەم بینایی کامیان زیاتر خۆش بێ بەگوێ ئەویانەکەیت ئەمە حکمەتی ئەوەیە کە ئێمە پێغەمبەرمان لە نەفسی خۆمان خۆشتر بێت کاتێک کە نەفسی خۆت لە پێغەمبەر خۆشتر ویست ئەو کاتە قسەی نەفسی خۆت کە حەز لە تاوانە پێش قسەی یەقەی قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام کاتێک خۆشەویستی پێغەمبەرت خستە پێش خۆشەویستی نەفسی خۆشتەوە تەنانەت ئەو کاتە تا دەقی فەرمودەیەکی پێغەمبەری خوا بوو تۆ ئەوەی خۆت وەلانیت ئەمە فەلسەفەی خۆشویستنی پێغەمبەرە کەواتە ئەم ئەوەیە کاتێک کە ئێمەڵین بابەتێک دێتە پێشەوەڵین بابەت تۆ چۆن ئەقڵ ئاوا قبولەکە ئەقڵی چی نەس هەیە بۆیە بەڕاستی کاتێک کە دەق هەبوو دەقی قورئانیان دەقی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسان لەو کاتەیە بۆی دەرەکەوێ ئایا پێغەمبەری خوای لە خۆی خۆشتر ئەوێت یان خۆی لە پێغەمبەر خۆشتر ئەوێت ئەمە حەدی فاصیلە هەر یەکێکمان بینی خۆمان و خوا پرسیار لە خۆمانکەین بۆمان دەرەکەوێ من حەزم لە تاوانێک من حەزم خوشکێکی بەڕێزە جلێکی ناشەرعی لەبەردایە پێڵێ ئەم جلە پێغەمبەری خوا پێ ڕازینی ئەڵێ وەڵا حەزم لێ ئەمە با بەردەوام لە ئاهەنگی مەولودی پێغەمبەردا بێ ئەمە خۆی لە پێغەمبەری خوا خۆشترەوێت وەنیە بۆیە ئێمە فەلسەفەی خۆشویستنی پێغەمبەری خوا ببزانین بۆ چییە پێغەمبەری خوا بە زۆر خۆشەویستی خۆی بۆ خۆمانە چونکە ئەو پێغەمبەرەی کە لە خزمەت بەشەریەتدا بووە تەماشاکە وەکو ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ خوای تەعالا لە وەصفی خۆیدا فەرموویەتی ئین الله بالناس لرؤوف رحیم خوای تەعالا بەرامبەر بە خەڵکی لرؤوف رحیم لە وەصفی پێغەمبەردا هەمان دووناو بەکارهێنێتەوە خوای تەعالا لە قورئاندا ئەو دووناوی خوای تەعالا کە بۆ خۆی بەکارهێناوە هەمان دووناو بۆ پێغەمبەری خوا بەکارهێنێ بالمؤمنین رؤوف رحیم دوونا خوای تەعالا بۆ خۆی بەکارهێناوە بۆ پێغەمبەرەکەشی بەکارهێناوە ئیدەن من ئەوە بە گرنگەزانم فەلسەفەی خۆشویستنی پێغەمبەر بزانین بۆ چییە حکمت لە خۆشویستنی پێغەمبەری خوا بۆ ئەوەیە کە ئینسان کاتێکە دەقێکە بوو نەفسی خۆی پێش دەقی پێغەمبەر نەخات مامۆستا تا چەند گرنگە لەوەش تێبگەین کە خۆی باڵا دەست بەو هەموو عەزەمەتی و گەورەی خۆیەوە ینی لە قورئانی دۆزدا دەفەرمێت ئەی ئیمانداران ئێمە و مەلایکەتەکان سەڵاوات دەنێرین بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێوەش سەڵاواتی لەسەر بدەن یعنی تا چەند گرنگە مرۆڤ لەوە تێبگا خوای باڵا دەست خوای بەو ئەم عەزەمەتی خۆیەوە سەڵاوات دەنێری بۆ ئەم سەروەرەمان صلی الله عليه وسلم تا چەند گرنگە لەوە تێبگەین کە ئەبێ ئێمەش ئەوە نەمان خۆش بێت کە خوای گەورە بەو شێوازە سێریەکە
خۆشویستنی خوای پەروەردگار بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یعنی کە تەماشای قورئان کەی هەست دەکەی خوای پەروەردگار زیاد لە پێغەمبەرانی تر زۆر زیاد لە پێغەمبەرانی تر یعنی تەماشاکە خوای پەروەردگار کاتێکە باسی نوحەکە کاتێک باسی موساکە کاتێک باسی پێغەمبەرانی ترەکە ناوێنە بات بەڵام کاتێکە باسی محەممەدەکە سەڵ یا ئەیوە نەبی بەم شێوازە باسێکە کاتێککە ناوی پێغەمبەری خوا بەناو بە محەممەد صلى الله عليه وسلم أفرمي محمد رسول الله بتنيا نايناب تماشاكا بويا خۆشەویستی خوای پەروەردگار لەوە دەست پێکە کە پێغەمبەری ناردوو چۆن زانایەک نقطەیەکی زۆر ورد باسەکات ئەفەرمی باشە خوای پەروەردگار کاتێک کە خوای پەروەردگار ئەوەندە پێغەمبەری خوای خۆشەوێ بۆ ئاخر پێغەمبەر ناردوێتی کاتێکە پێغەمبەری خوای خۆشەوێت ئەوەندە باسی ئەوە کە ئەڵەیە تەشبیه نەبێ ئینسانە کاتێک کە چەند میوانێکی دێ لە ماڵەوە میوانێکیان کاتێک کە هەڵەسێت زۆر ئەو تێکەڵاوی ئەو خۆشەویستی نییە لەگەڵە کاتێک کە ئەڕوا زۆر خوڵکی ناکە ئەو میوانەی کە نایەڵێ بڕوا حتا کۆتایی ئەوە لە هەمویان زیاتر خۆشەوێت ئەو خاوەن ماڵە ئەو میوانەی کە نایەڵێ بڕوا تا کۆتا میوانی ئەوە لە هەمویان زیاتری خۆشەوێت بۆیە ئەی خاتە ئاخر میوانە خوای پەروەردگار پێغەمبەری خوا کاتە خاتەم النەبیین والمرسەلین یعنی ناینێرێ لای خۆی ئەیەڵێتەوە حتا کۆتا پێغەمبەرەکە دیارە زۆرترین ئومەتیە پاشان خوای پەروەردگار تەماشاکە لە قورئاندا بابەتێکی لەسەر موسڵمانان داوا کرد لە قورئاندا بابەتێکی لەسەر موسڵمانان داوا کرد کە صلاوات إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما كاتك أخوي پروردگار جل جلاله أما يكم عبادته يكم بندايتيه كأخوي پروردگار لسر عبادته لسر بندكاني داوا کردووە داوای لە بەندەکانی کردو بیکەن بەڵام ئینسان نەیانتوانیەوە بیکەن گەڕانویانەوە بۆ لای خوا ئەمە تاکە عیبادەتە خوای پەروەردگار صلوا عليه وسلموا تسليما کاتێک کە خوای تەعالی داوای سەڵاواتی کرد لەسەر پێغەمبەر هاوڵان فەرمویان باشە ئێمە چۆن سەڵاوات لەسەر دەدەین پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕانەوە خەڵکەکە مسلمانان گێڕانەوە بەلای خوای پەروەردگار ئەم بابەتی سەڵاواتە کە نەیانزانی عیبادەتێکی چۆنەکە چۆن سەڵاوات بدەین إن الله وملائكته يصلون على النبي خوای پەروەردگار جل جلاله خۆی و فریشتەکانی ئەمجا ئینسانەکان إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ئەو جۆرە سەڵاوەتێکە ئەمڕۆ بۆیە بەڕاستی خوای پەروەردگار پێغەمبەری نازداری زۆر خۆش ویستووە یعنی لە قورئاندا تەنانەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە سەڵاوات لەسەر منە دات خوای پەروەردگار ڕوح ئەکاتەوە بە بەرما حتى رد عليه حتى وەڵامی ئەدەمەوە ئەمە گەورەیەکی زۆرە بە تایبەتی لە شەوان و لە شەو ڕۆژی جومعەدا ئەفەرمێ خوای پەروەردگار ئەوەندە ڕێزی لەو کەسە ناوە ئەوەی سەڵاوە لە دیار پێغەمبەری خوادا لە قیامەتدا مەجلیسی لە هەموو کەس لە منەوە نزیکترە یعنی زۆر لە من نزیکە بەس سەڵاوەتە دات لە دیار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە بەڕاستی خوای پەروەردگار لە قورئاندا ئەگەر تەماشاکەین لە 53 شوێنی قورئاندا زیاتر لە 53 شوێنی قورئاندا خوای پەروەردگار فەرمانی بە خەڵکی کردووە أطيعوا الله أطيعوا الرسول يعني إطاعي خوا بيغمبر خوا بيكو باسي كردوه لزياتر لبنجا شوني القرآن ده كأما بلغي قوري بيغمبر صلى الله عليه وآله وسلم بلغي قوري أو ذات مباركة بويا براستي إنسان أبي أو بزانت خوش ويستني بيغمبر و
تەنها لە مانگی مەولووددا نییە بەڵکو گەورەترین هۆکار بۆ زیادبوونی خۆشەویستی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە دیراسەکردنی ژیان نامەیەوە دەست پێکات کە ڕەبتی نییە بە مانگی مەولودەوە تۆ تا کەسێک بە تەواوەتی نەناسیت ناتوانانی خۆشت بێت وە نییە ڕاست ینی کەسێک ئەگەر بتێت بە تەواوەتی خۆشت بێ ئەبێ ژیان نامی بزانانی ئەبێ CV بزانی بە کوردەکەی CV ئەم زاتە بزانیت تاوەکو زیاتر خۆشت بێت کاتێک کە CV پێغەمبەری خوا خوێنیتەوە کە هەمووی دەرس و پند و عیبرەتە بۆ ئێمە دیراسەی ژیانی پێغەمبەری خواکەی ئەو کاتە بەڵگەیەوەی کە تۆ ئەتەوێت زیاتر پێغەمبەرت خۆش بێ کاتێک کە دیراسەی ژیانی پێغەمبەری خواکەی پێت خۆشە پێغەمبەری خوا بزانی مامەڵەی چۆن بۆ لەگەڵ کافرە تۆش بۆی ئاوا بیت دیراسی ژیانێک پێت خۆشە پێغەمبەری خوا چۆن مامەڵەی لەگەڵ هەڵەدا کردووە لەگەڵ تاوانا کردووە و لەگەڵ تاوانبارا کردووە بۆی ئاوا بیت پێت خۆشە بزانی پێغەمبەری خوا مامەڵەی چۆن لەگەڵ منداڵا کردووە لەگەڵ خێزانەکانیان کردووە لەگەڵ پیر و پەککەوتەیە کردووە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتا کردووە پێغەمبەری خوا مامەڵەی لەگەڵ ژینگەدا چۆن کردووە پێغەمبەری خوا مامەڵەی لەگەڵ ئاژەڵاندا چۆن کردووە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم چۆن مامەڵەی لەگەڵ خزم و کەسوکار و میواندا کردووە پێغەمبەری خوا چۆن مامەڵەی لەگەڵ مەلائکەتدا کردووە چۆن مامەڵەی لەگەڵ خوای پەروەردگارا کردووە کۆی ئەمانە ئینسانێک دیراسەی ئەکات بۆی پێغەمبەری خوا بناسێت چۆن مامەڵەی لەگەڵ ئەم ئەسنافانەیە کردووە بۆی ئاوا مامەڵە بکاتەوە وانە چۆن مامەڵەی لەگەڵ کەسێکا کردەوە بێڕێژی بەرامبەری کردووە کە ویستێتی لە ناوی بێت بۆیە باشترین خاڵ بۆ ئەوەی ئێمە ئەو خۆشەویستیمان زیاد بک بۆ پێغەمبەری خوا دیراسەکردنی ژیانێتی کە حج لایەنێکی ژیانی پێغەمبەری خوا نەماوە تەنان خۆشەوردنەکانیشی ئیلا بۆ ئێمە بەیان کراوە زۆر باش مامۆستایمە بۆ تاوابوونی ئیمانەکەمان پێویستمان بەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتێک بەلامانەوە خۆشەویستتر بێت لە دوای خوای گەورەوە بەس ئێمە چۆن تعبیر بکەین لە خۆشەویستی چۆن خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا دەربڕین سەیەکی جوانە طبعا ئەوە زۆر گرنگە ئێمە چۆن ئەم خۆشەویستیە دەربڕین ئایا بە بەخشانەوەی شیرینیەک و بە باسکردنی بەرنامەیەک و بە سەڵاواتیەک و بەمانە ئێمە نە قورئان زۆر بەڕوونی بۆمانی باس کردووە إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله كاتێک کە تۆ ئیطاعی پێغەمبەری خوات کرد شوێنی پێغەمبەری خوا کەوتی ئیتر ئەمە بەڵگەیەکە خۆشەویستی پێغەمبەرە لە دڵایە خۆشەویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس قەول نییە کردەوەی پێش قەول هەر من با تا بەیانی بڵم پێغەمبەری خوام خۆش دێت بەڵام کردەوەکانم پێچەوانەی هەدی پێغەمبەری خوا بێ ئەو تەسەووراتی کە ئەمە پێچەوانەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بێ ئەم خۆشەویستیکی ڕاست نییە بەڵکو خۆشەویستی پێغەمبەری خوا پێویستی بە دەلیلە پێویستی بە بەڵگەیە ئەگەر بەڵگە کردەوە نەیسەلمێنەیە ئینسانێکە لە پێغەمبەری خوام خۆشەوێت یەک دراوسێ لە دەستی ئەمین نییە ئێمە کەی پێغەمبەری خوا خۆشەوێت ئەڵێ پێغەمبەری خوام خۆشەوێ بەڵام لە ماڵەوە هیچ ڕەفتارێکی خۆی و ماڵ و منداڵی ڕەفتاری پێغەمبەر نییە ئەمە خۆشەویستی پێغەمبەر نییە ئەمە نەی سەلماندووە ئەم خۆشەویستێ پێویستی بە دەلیلە پێویستی بە سەلماندنە کاتێک کە ئینسان ئەوێ بیسەلمێنێ خوای تەعالا تووشی چەندین نیعمەتێکە هەر لە دنیادا پێش قیامەت زۆر باش مامۆستا زۆر جار کە سیرەی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەخوێنیتەوە کە ئەو هەموو خۆشەویستیان هەم بەزار هەم بەکردەوە هەبوو بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئەی زۆر جار ئەپرسی باشە بۆ ئێمە موسڵمان ناتوانین وەکو ئەوان بین ناتوانین بۆ شێوەی ئەو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاستە لە ناویان نابووە بۆ شێوازە خۆشمان بێ طبعا جارێ هاوڵان خواڵی بژاردن ئەنی هاوڵان بە سودفە لەو کاتەیە لەدایک نەبوونە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله اختار أصحابي على العالمين سوى النبيين والمرسلين خوای پەروەردگار هاوڵانی هەڵبژاردەوە بۆ ڕەفیقایەتیکردنی پێغەمبەر یعنی لە دوای پێغەمبەران
ئەم هاوڵانی هەڵبژاردووە ئیدەن ئەم هاوڵانە هەڵبژاردەی خوان هەڵبژاردنی خوای پەروەردگارە بۆیە پێغەمبەری خۆیان ئەوەندە خۆشویستووە یعنی خوای تەعالا زانیوێتی کە جگەر لەو تاقمەی سەحابە نەبێ کەسێکی تر وا نایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاشان ئەگەر تەماشای خۆشەویستی هاوڵان بکەین بەڕاستی یعنی بۆمان دەرەکەوێ بالفعل ئەوان لە نفسی خۆیان زیاتر پێغەمبەری خۆشویست هیچ خۆشەویستی هیچ زاتێکی یان نەخصوصا خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ئافرەتێک لە جەنگە هەواڵی کوشتنی مێردەکەی بۆ دێتەوە هەواڵی کوشتنی براکەی بۆ دێتەوە هەواڵی کوشتنی منداڵی بۆ دێتەوە هەواڵیش بڵاو بووە کە پێغەمبەری خوا شەهید بوو ئەم ئافرەتە ئەوی بەس هەواڵی پێغەمبەری خوان بنێ ئێوە خۆی لەشکرێکی شەهید بووە کاتێک کە وازی نێنا تا پێغەمبەری خوای بینی کە بالفعل بزانێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شەهید نەبووە کە پێغەمبەری خوای بینی فەرمووی كل مصيبة بعدك جلل پێغەمبەری خوا هەموو مصیبەتێ دوای تۆ ئاسانە ئەمە چی وای لەم ئافرەتە کردووە خۆشەویستی پێغەمبەرە کە باوک و براو ئەمانەی وەلا ناوە بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە خۆشەویستی پێغەمبەرە کاتێک کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە هیجرەتدا ئەچێتە جێکەی ئەخەوێت گەنجێکە باشە بیری لەوە نەکردەوە ئیمامی عەلی کاتی ئەمە کافران دێن شمشێرێکی پێیاکەن لە ناوی ئەبن من پێغەمبەرم لە نەفسی خۆم خۆشتر ئەوێت بۆی ئەم کارەی کردووە یعنی ئەو نمونەی کە لە سەردەمی پێغەمبەردا هاوڵان بەرامبەر پێغەمبەران کردوانە ئەبوو سوفیان کاتێک کە کافر بوو وتی من تا ئێستا نەمبینیوە هیچ کەسێک هێندەی هاوڵانی پێغەمبەریان خۆش بێت پێغەمبەرێک ئەوەندە خۆشویستن بوو ئەوەنە خۆشیان ویستۆنیان لە ئاوی دەستنوێژی بەر ئەرز بکەوێت ئەوەندە خۆشیان ویستووە ئەوەندە خۆشیان ویستووە تەنانەت دەنگیشان بەسەر دەنگیدا بەرز نەکردوێتەوە ئەوەندە خۆشیان ویستووە ئەوەندە پێغەمبەری خوایان خۆشویستوە ئامادە بوون ئەو شیرەی کە بۆ پێغەمبەری خوا دێ بەرخۆیان بکەوێت ئەمە گەورەت ئەمە گەورەترین نمونەیە یعنی گەورەترین نمونە لە مێژوودا ئینسان تۆماری بکە لە خۆشەویستی هاوڵان بوو یعنی خۆشەویستی هاوڵان بەڕادەیەک بووە کە گەشتۆتە مەرتەبەی عشق کە عشق زۆر جار بۆ خوا و پێغەمبەر بەکار نەیە باشە یعنی مەرتەبەی تێپەڕاندووە یعنی مەرتەبەی خۆشەویستی تێپەڕاندووە کە خوای پەروەردگاری لە قورئاندا ئاماژەیە پێکردو بۆیە ئێمەی موسڵمان داوامان لێ کراوە و واجب کراوە لەسەرمان کاتێک کە ئیدعای خۆشەویستی پێغەمبەری خواکەین بە عەمەلی بیسەلمێنێ عەمەلی چونکە خۆشەویستی پێغەمبەری خوا وەکو ئەرزم کردن تەنها قسە نییە بۆ خوشکێکە بێ شێوازی ڕەفتاری بۆ برایەکە بێ شێوازی گفتاری ڕەفتاری وەکو ئەوە بێ کە پێغەمبەری خوا داوایەکات ئەگەر ناوان نەبێ بەڕاستیەوە دیعایەکە و هیچ سەوز ناکات ئەوسا کاتێک پێغەمبەری خوا ماخۆشە صلی الله علیه وسلم چ کاریگەرێک بەجێ هێڵ لەسەر ژیانمانیان چۆن بزان ئێمە پێغەمبەری خوامان بەڕاستی خۆشە ئێمە کاتێک ئەزانین پێغەمبەری خوامان بەڕاستی خۆش ئەوێت هەوا و ئارەزوویکی خۆمان لەگەڵ حەدیثێکی پێغەمبەری خوادا یەک ئەگرێتەوەی بە قسەی حەدیثەکە بکەین یعنی کاتێکە بابەتێکە ئێمە حەزمان لە کەسابەتێکە پارەیەک دێتە دەستمانەوە پێغەمبەری خوا فەرمیوە کەسابەتە مەکە نەفست ئەڵێ بیکە و حەزت لێتی لەو کاتێ خۆشەویستی ئینسانەکە دەرەکەوێت یعنی هەمومان پێم وایە هەمومان بینی خۆمان و خوا پرسیار لە خۆمان بکەین ئەومان بۆ دەرەکەوێت هەر هەمومان کاتێک ئینسان خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی دەست ئەکەوێ و جەنابە فەرموود یعنی گەورەترین شتی کە دەست ئەکەوێ ئەوەیە کە لەگەڵ ئەوە بێ لە قیامەت ئەعرابیەک دەشتێکی کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەر کەی قیامەت دێ مەتە الساعة پێغەمبەری خوا فەرمووی ماذا أعددت لها پرسیاری قیامەتەکەی چیت بۆ ئامادە کردووە وەڵا عیبادەت وشتم ئەوەن ئامادە نەکردو بەڵام خۆشەویستی پێغەمبەر و خوا و پێغەمبەرم
ئامادە کردووە فەرمووی ئەنتە مع من ئەحببت لە قیامەتدا تۆ کێت خۆش بێ لەگەڵ ئەو دەیت پێغەمبەرت خۆشە ئەو لەگەڵ ئەو دەیت ئیدەن ئینسانی بڕوادار هەر کاتێک پێغەمبەری خوای خۆشویست کۆمەڵێ دەستکەوتی دەست ئەکەوێت هەم لە قیامەتداوە هەم لە دنیادا کە دەستی غەیری ئەو ناکەوێت بەهۆی ئەو خۆشەویستیەوە پاشان هەر لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بیسەلمێنین کە پێغەمبەری خوامان خۆشەوێت چۆن بیسەلمێنین کە پێغەمبەری خوامان خۆشەوێت باشترین سەلماندن ئەوەیە کە ئینسان مامەڵەی بەو شێوازە بێ کە پێغەمبەری خوا داوای لێ کردووە یعنی ناکرێ ئینسانێک مەسەلەن هەموو ڕۆژێ لە خێزانەکەی بدات بڵێ وەڵام پێغەمبەری خوا خۆشە کە پێغەمبەری خوا تۆ بڵێ پێغەمبەری نازار ئەم هەموو خێزانەی هێناوە دڵیان نێژان بێ کارێکیان نەکرد بێ کام پێی ناخۆش بوو بێ بە حەیاتی شەوەی بەکار نێناوە ئەم ئینسانە یعنی وەرە کردەوەی ڕۆژانەی خۆی لەگەڵ خێزانەکەیدا لەگەڵ منداڵەکانیدا مقارنە بکا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە ئەزانێ پێغەمبەری خوای خۆشە یان پێغەمبەری خوای خۆش ناوێت چونکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم هیچ لایەنێکی ژیان نەماوە کە ئیلا پێغەمبەری خوا قودوەیە ولكم في رسول الله أسوة حسنة يعني أسوة كبوية لقل أرزم كردن تناد كاك لقل جماداتشة لحال يعني بيغمبري خوا دار بوي قريا وكاك برد بوي قريا وجمادات حديثي صحيح بويا كاتيك إيما خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاست ئەژمارە کرێ ئەوەیە کە ئێمە گفتار و کردارمان وەکو پێغەمبەری خوا زۆر باشە زۆر سپاس دەکەین مامۆستاگیان خۆی گەورە پاداش باتەوە خۆی گەورە خۆشەویستی زیاتری پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دڵ و دەروونماندا بچێنێت زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوان سیا مەسووری مامۆستایانی زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی پیامی ڕۆژم پێکەوە پێشکەشمانکردن دەخوازین کە سەرجەم بڕگو بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواگەداشتان دەست خۆش بێت.